زين جالسين دلنا بيز عندي Sana, o iyisini balıydı ne? İyi bak balıydı. دم خوشکاگم میجم بگو من لبر گوشه یاریگاکه ساگستی کن لو بر واقعیت کارکان همون لسر چاوکه دانشتن لسر چویش لگوشه یاریگاکه بو مانیتین نوراس یاریگاکه لچوی دنیا بوا لگوشه یاریگا و یاری تصویر بکریان لایف بکرته و بو مناسراتونه برانبر خورکه و لسر کابینه ایسی كان محمد سباس لكن قال أو رأنا جهاد قريب تقلا في شبو هذا دار من كانوا برا زاده زور سباس عزيزي زۆر سپاس کاک کۆسرەت هاوڕێیان بۆ دەست پێ ناکەوەڵا جارە زیاتر لیژنەکە خەریکی ڕێکخستنی ناو یاریگان دووبارە و سەدبارە دەڵێن ئەم گۆشەی ئێمە گۆشەی وێنەگرتن نیە بەڵام لەبەرەوەی شوێنمان نەبوو بۆ کەناڵەکانی ڕاگەیاندن ناچار سەر کابینەیەکمان هەڵبژاردووە گرنگەوەی بتوانین لایفەکە بە بۆ ئێوە یازیز بگوازینەوە زۆر سپاس بۆ کۆمنتە جوانەکانتان سپاس بۆ پشتگیریتان چاوی یەک بێکتان ماز دەکەین بە ناوی ستافی کەناڵ ڕانیەوە
بەڕاست کوێستانی بەلازم لە ستۆدیۆ کەناڵی ڕانیە لێوە یاریەکە بۆیەوە کۆمنتاری یاریەکە دەکات. بینەرانی خۆشەویستەوانەی کە داوای دەکەم بۆچی تا سیارەکە دەست پێ نەکردووە چارەکێک زیاتر بینەرانی خۆشەویستی پەیجی کەناڵی ڕانیاوانەی کە حەستان لێ بە دەنجی کۆمنتارەوە ئەم دیاری ببینن ڕێستا ڕاستەوخۆ لە پەیجی کەناڵی ڕانی سپۆرت تیڤی پەیجی سپۆرت تیڤی ڕانیە کە ئاگادارن جگە لەم پەیجە کەناڵی ڕانیە پەیجێکمانەیەک ڕانیە سپۆرت تیڤی لەوێ یاریەکە بە دەنجی کۆمنتار ملازم عوسمان ئەحمەد دەگوازرێتەوە دەتوانن لەوێ بینەری یاریەکە بە دەنجی کۆمنتارەوە. ئێمە ئەم لایڤە تەنها پەخش دەکەین بۆ ئەوەی لە کەناڵەوە بە دیکەیەکی جوانتر بۆ ئێوەی عازیز لە کەناڵی ڕانی ڕاستەوخۆ لەسەر هەردوو سیستەمی HD بۆکس و فامیلی بۆکس و IPTV لە هەندەرانیش دەتوانن بینەری لە هەندەران بورن دەتوانن لە هەندەرانیشەوە لە وڵاتانی ئەوروپا لە ڕێگەی IPTV بینەری ئەم لایڤە بن بینەری پەخشی کەناڵی ڕانیە بن. یاریەکە بەڵە چارەکێک بەسەر کاتی دەستپێکی یاسایی دەبوو یەک چارەك لە مۆبەر یاریەکە دەستی پێکردووە بەڵام بەهۆی ئەوەی تا ئێساش دیژنەکان خەریکی ڕێکخستنی ناو یاریگان یاریەکە دەستی پێ نەکردووە بۆ پێی کە باسمە کرد یاریەکی چارەنووسازە بۆ هەردوویانە لۆدێکی زۆر لەسەر یاریگا لە ناو یاریگا و لە دەرەوە یاریگاشەیە وەک باسم کردەوە پەیتا ڕاگەیەن کارەکان دێنە سەر ئەم کابینەیە کە ئێمە پێشووتر هاتین لەبەرەوە هیچ شوێنێکی گونجاو نەبوو بۆ گواستنەوەی یاریەکە گۆشەکەمان ڕۆخۆریشە بەڵام چی بکەین کەس گوێمان لێ ناگرێت تەنها یانە ڕانێ و داوای ڕاگەیەندکارانی قبول کردو و لە یاریگاکەیدا شوێنی تایبەت بە ڕاگەیەندکارانی دروست کردووە. حەوت هەژ یاری ڕابردوو لە یاریگاکانی تر بەداخەوە لە قەڵازێ لە کۆیا لە یاریگاکانی ترە و شوێنی تایبەتمان نەبوو کە ئێمە بتوانین لایڤەکان بە شێوەیەکی جوان بۆ ئێوەی عازیز بگوازینەوە. ئەوە پرسیاری هەمووتانە کە بۆ دەست پێ ناکە بۆڵە چارەکێک لە کاتی یاسایی لای داوە کە دەبوو یاریەکە کاتژمێر دوونی و دەستی پێکردبایە بەڵام وەکەوە ئێمە لە نزیکەوە دەیبینین لیژنەکانی سەرپەرشتیارانی ئەم یاریە خەریکی ڕەخستنی ناو یاریگان چونکە ژمارەیەکی یەکجار زۆری هاندەر تێیدا ئامادەیە دەیانەوێت بە کەمترین گرفت کەمترین کێشەم یاریە دەست پێ بکات و کۆتایی بێت هاندەران دەتوانین بەداخۆ بڵین بێزاربوون لەم دواکەوتنە چونکە بە گوڕوتینەوەوان دوو کاژماوەڕی دوو کاتژمێراوان لێرە چاوەڕێن گەر یاریەکە لەوە زیاتر دوابکەوێت هاندەران بێزار دەبن و ئێساش بێزاریان پێوە دیارە لە گوڕوتین و زۆر شفرەشان بۆ هەردوویانە سار بوونەتەوە. کاک ڕانیار کۆمنتاری کەناڵی ڕانیە ڕاستەوخۆ هیچ لە کەناڵی ڕانێ دەتوانن بینێر بن هاوکار لە پەیج ڕانی سپۆرت تیڤیش دەتوانن بە دەنگی کۆمنتار عوسمان ئەحمەد لەوێش بینەری یاریەکە بن لێرە دەنجی گشتی دەگوازینەوە بۆی کە بتوانن لە بە شێوەی کوالیتی باشتر لە کەناڵی ڕانی ڕاستەوخۆ لە هەردوو سیستەمی HD بۆکس و فامیلی بۆکس یاریەکە ببینن. ئێمە لێرە بێدەنگ دەبین دەنگی یاریگا و دیمەنەکانی یاریگا بۆ ئێوەی عازیز بەجێدێڵین هاوکار لە کەناڵی ڕانیە و پەیج ڕانە سپۆرت تیڤی بە دەنگی کۆمنتار عوسمان ئەحمەد دەتوانن بینەری یاریەکە بن.
جگە لە کەناڵە خۆیەکان بینەرانی عزیز 5 کەناڵی ئاسمانی کوردیش ڕاستەخۆم دیارە دەگوازنەوە بۆ پێی یاریەکە چارەنووسسازە 5 کەناڵی ئاسمانی کەناڵی بەرچاونەوانی یاریەکە بۆ عزیز دەگوازنەوە بۆی کە زۆرترین نامداری وەرزشی لارێمی کوردستان بینەرێم یارێ بێ بۆ پێی تەنها یەک خاڵ لە نێوانیانی چاقڕنە و یانی ڕانێدایە وانەی ینی چاقڕنا بە 29 خاڵ پلی یەکەم و یانی ڕانش بە 28 خاڵ لە پلی دووەمدایە سەرکەوتنی هەر کامێک لەم یاریە بۆ ئەوان چارەنووسساز دەبێت بۆ گەیشتن بە خولی نایابی کوردستان کە عەبدوڵڵا وەڵای ئێمەش چاوەڕێی یاریەکە دەست پێ بکات زۆر دواکەوت نزیکەی 20 خولەک تا ئێستا یاریەکە دەست پێکە یاریەکە دواکەوتووە هەتا ئێستاش ئەوەی کە لە گۆشەی نزیک ئەمبوڵانسەکە و بیبینم تا ئێستاش لیژنەکانی سەرپەرشتیاری ئەم یاریە خەریکە بە خستنی یاریگاکەن ئەوەی یەکەم جارێ ڕێیشان خست و گرفتیان بۆ ئێمە دروست کرد کەناڵەکانی ڕاگەیاندن بوو لە سوچێکی زۆر خراپ لە گۆشەیەکی زۆر نەگونجاو ئێمەیاندانا ئەمە ناچاری شوێنەکانی خۆمان گۆڕیوە هەموو کەناڵەکان لە لایف داین بەڵام بەداخۆ یاریەکە تا ئێستا دەست پێ نەکردو کەناڵ ئاسمانەکانیش بە هەمان شێوانش لە لایف دان تا ئێستا یاریەکە دەست پێ نەکردو و یاریەکە بۆ عەزیز بگازن سڵاو وەرزش دۆستانی عزیز بینەرانی بەڕێزی خۆشەویستی تەلەڤیزیۆنی ڕانیا زۆر خۆمان با خۆشحاڵ دەزانین لە یەکێک لە یاریە گرنگەکانی خولی پلەکانی کوردستان لە گەری پازدا دێنەوە خزمەتتان بێگومان ئەمڕۆ یانەی وەرزشی چوارقوڕنەی خۆشەویست لە یاریگای خۆی میوانداری کوڕانی ڕانێ دەکا وەرزش دۆستانی عزیز ئەوە یەکێکە لە یاریە بەهێزەکان چونکە هەردوویانە لە ڕیزبەندی یەکەم و دووەمدان واتە چوارقوڕنا بە 29 خاڵ ڕیزبەندی پلەی یەکەمی گرتووە لە ڕیزبەندەکە و هەروە ڕانێش 28 خاڵە
یاری بەردەوامە دیارە یاریەکە بەڕێز و خۆشەویست ناوبژوانی ناوەڕاست بەڕێز زانە عەبدوڵڵا جێبەجێی دەکات و هەروە یاریدەرەکانی دیار عەبدوڵڵا حسێن محەممەد و هەروە ناوبژوانی چوارەم محەممەد ناجەح. ئازیزان خۆشەویستان لە کەناڵی ڕانیەوە لە تەلەڤیزیۆنی ڕانیەوە لە خزمەت وەرزش و وەرزش دۆستان داین. خۆشەویستان دیارە پێکاتەی هەردوو تیپ هەردوویانە بەو شێوەیە کاردۆز دووری دەخاتەوە داستان لە ناو گۆڵ کاردۆست و ئاراس لە سەقی بەرگری ئارام بابانی لە لای چاپ بڕوا لە لای ڕاست و هەروە لە باڵەکان جێگر لازۆ عەلی ناوەڕاست حسێن عەلی و هەروەها سامان بورهان ئیدریس هونەر لە پێشەوەش ڕائید محەممەد و هەروەها پێکاتەی یانەی چوار قوڕنەش بەم شێوەیە محەنەت جەبار گۆڵپارێز لە هێڵی بەرگری حەمەیادە ژمارە 25 دەبینین و هەروەها یاریزانان یاعقوب ئەلزەورایی دارەوان ڕەسوول ماردین مەلاعاری ئاسۆ سەید محەممەد و هەروەها سەفەر سلێمان ساڵح جومعە گەیلان بورهان یوسف عەلا. ئازیزان خۆشەویستان فاوڵێک بۆ یانەی ڕانیە بەڵێ فاوڵێک بۆ یانەی ڕانیە وەکو باسم کرد هەردوو یانە ڕیزبەندی یەکەم و دووەمن حسێن عەلی خاوەنی گۆڵەکەی یانەی بازیان یەڵە حسێن یەڵە حسێن یەڵە حسێن بەڵام بەرز بوو لێدانێک لەلایەن حسێن عەلی بەڵام تۆپەکە بەرز بوو هەروەکو ئاماژەم پێدا ڕیزبەندی یەکەم و دووەم هەردوویانە چوار قوڕنا بە 29 خاڵ ڕانیەش بە 28 خاڵ لە ڕیزبەندی یەکەم و دووەمی گروپەکەن لە کۆمەڵی دووەم. یەڵە یاری بەردەوامە تۆپ یەڵە ئارام بابانی تۆپەکە دوور دەخاتەوە یەڵە هەڵدانی لا بۆ یانەی چوار قوڕنە هەڵدانی لا بۆ یانەی چوار قوڕنە یەڵە یاری بەردەوامە تۆپ بۆ حسێن یەڵە سامان بۆ بڕوا یاریزانی هێڵی بەرگری لا ڕاست بڕوا یەڵە بڕوا دەیدات بە ئارام دەیدا بە کاردۆست یەڵە کاردۆست بۆ ئارام بابانی وەرزش دۆستانی عەزیز خۆشەویستان بێگومان ئەوە یەکێکە لە یاریە بەهێزەکان یەکێکە لەو یاریانەی کە پێم وایە چێژێکی تایبەتی دەبێ ئەوە سەرەتایە و هیوادارین یاریەکە یاریەک بێ دوور لە ئاژاوە و هەمیشە پڕ بێ لە خۆشەویستی هەر لایەکیان بدۆڕێن دەبێ قبوڵی بکەن و هەر لایەکیان بردیەوە ئێمە پیرۆزبایی لێ دەکەین. ئازیزان خۆشەویستان وەرزش دۆستانی عەزیز یەڵا تۆپ لە بەرژەوەندی ڕانیە بەڵام هەڵدانی لا بۆ کوڕانی چوار قوڕنە تۆپەکە دوور دەخرێتەوە لەلایەن ڕانیەوە دووبارە دەگەڕێنرێتەوە یەڵە کاردۆست بەرزی دەکاتەوە بۆ ناوەڕاستی یاریگا تا ئێستا ئەم چەند خولەکە ئێستا یاریەکە لێک ئازدایە تۆپ بۆ پێشەوە یەڵە بەڵام موهەنەت کۆنتڕۆلی تۆپەکە دەکا گۆڵ پارێز موهەنەت کۆنتڕۆلی تۆپەکە دەکا هەروەکو باسم کرد پێکاتەی هەردوو تیپ داستان سەلاوی لە ناو گۆڵ کاردۆست و ئاراس و هەروە ئارام بابانی بڕوا حسێن عەلی سامان بورهان ئیدریس هونەر جێگر ئەحمەد لازۆ لە پێشەوەش ڕاید پێکاتەی یاریزانانی یانەی چوار قوڕنەش محەنەت جەبار لە ناو گۆڵ و هەروەها حەمەیادە ماردین مەلاعاری یاعقوب ئەلزەورایی دارەوان ڕەسوول هاوڕێ جەلال ئاسۆ سەید محەممەد سەفەر سلێمان و هەروەها ساڵح جومعە و گەیلان بورهان و یوسف عەلا ئەوە پێکاتەی یاریزانانی یانەی چوار قوڕنەی خۆشەویستە. یەڵە یاری بەردەوامە بینەرانی بەڕێز وەرزش دۆستانی عەزیز بمان بورن لەبەر ئەوەی هاوڕێیانم هاوکارانم کاکە محەممەد مستەفا و کاکە بێستون کە ئێستا لە یاریگای چوار قوڕنەن بێگومان کاک محەممەد بۆ خۆی ئاماژەی پێدا کە شوێنی تەسویرکردنەکە تۆزێ نەگونجاوە واش ئەو شوێنی کە دەیانەوێت گۆشەیەکی جوان وەرگن بەداخەوە کە دەبوو هەموو یاریگایەک بەبێ جیاوازی هەموو یاریگایەک شوێنی ڕاگەیاندکارانی هەبێت
بۆ ئەوەی هاوڕێیانی ڕاگەیاندکات بەباشی یاریەکان بگواستنەوە یاڵا تۆپ بۆ هێرشێک بۆ چوار خوڕنا بەڵام گۆڵپارێز داستان تۆپەکە کۆنتترۆل دەکا ئەو هێرشە بۆ چوار خوڕ نەبوو بەڵام ئەنجامی نەبوو داستان ساڵح چەلاوی تۆپەکەی کۆنتترۆل کرد یاڵا تۆپ لە ناوەڕاستی یاریگا دوور دەخرێتەوە یاریزانانی چوار خوڕنە کۆنتترۆلی دەکەن یاریزانی هێڵی بەرگری لای چەپ تۆپەکە دوور دەخاتەوە یاڵا تۆپ لە بەرژەوەندی یاریزانی چوار خوڕنە یاڵا بۆ پێشەوە یاریزانی یانەی چوار خوڕنە لە باڵەکان یاڵا بەڵام ئارام بابانی بەڵام ئەم یاریزانە لازۆ هێرشەکە پوچەڵ دەکاتەوە ئارام بابانی هەڵدانی لا جێبەجێ دەکا یاڵا بۆ لازۆ تۆپ لە بەرژەوەندی یاریزانانی چوار خوڕنا هێرشێک لە باڵەکان یاڵا چوار خوڕنا بەڵام یاڵا بەڵام هێڵی بەرگری ئاراز عەبدوڕەحمان تۆپەکە دوور دەخاتەوە تۆپ لە بەرژەوەندی کوڕانی چوار خوڕنا ئێستا کوڕانی چوار خوڕنا تۆپەکەیان دا با کوڕانی ڕانیا یاڵا لازۆ تۆپ بۆ لازۆ لە باڵەکان لازۆ ڕاست و چەپی بۆ نییە لازۆ بۆ پێشەوەی دەبا لازۆ یاڵا بۆ ناوە لازۆ بەڵام پاڵەوانانی هێڵی بەرگری کۆنتترۆلی تۆپەکەی لازۆیان کرد ئێستا تۆپ لە بەرژەوەندی کوڕانی چوار خوڕنا سڵاو ڕێز و خۆشەویستی بۆ هاندەرانی چوار خوڕنە و ڕانیا بەڵێ فاوڵ لە بەرژەوەندی ڕانیا کاردۆست سوودی لە تۆپەکە نەبینی بەڵام سوودی لە فاوڵەکە بینی ئێستا فاوڵەکە بۆ کاردۆست یاڵا داستان تۆپەکە دەداتەوە بە کاردۆست یاڵا کاردۆست لێدانەکە جێبەجێ دەکات هەروەکو باسم کرد چوار قوڕنا لا ڕیزمەندی یەکەمە باکۆکردنەوە 29 خاڵ ڕانیە 28 ئاوی یاریە تا ڕادێکی باش چارەنووسازە بۆ هەردووچیان بۆ خۆ ئەگەر چوار قوڕنا یاریەکە بباتەوە بێگومان دوور دەکەوێتەوە لە ڕکابەرەکانی و ئەگەر یانێ ڕانیە لە بەرژەوەندی خۆی بە کۆتایی بێنێ بێگومان پێش دەکەوێتەوە و ئەو سیاری کە ماویانە لە یاری داهاتوودا تا ڕادەیەک ئەوەی کە بیباتەوە هەنگاوێکی باش بەرەو خولی نایب دەسێ یاڵا یاریزانانی هێڵی بەرگری تۆپەکە تەواو دەکەن ئاراس یاڵا لەگەڵ کاردۆست حسێن عەلی دەیداتەوە بە کاردۆست یاڵا حسێن خاوەنی ببورن خاوەنی گۆڵە جوانەکەی یاری نێوان بازیان و ڕانیە حسێن عەلی ئەو موشەکەی ئاراستەی گۆڵپارێزی بازیانی کرد موشەکێکی خێرە ئاسا موشەکێک کە زۆر بەعاقلی تۆپەکەی ئاراستەی گۆڵپارێزی بازیان کرد بێگومان حسێن عەلی لە 5 یاری خاوەنی 3 گۆڵە هەر 3 گۆڵەکەی ناوازەیە لێدانی گۆشەیان فاوڵە تا ڕادەیەک دوورە لێدانی گۆشەیان فاوڵە بەڵام گرنگەوەی لە بەرژەوەندی ڕانەیە زۆر سپاس بۆ سپۆنسەری سەرەکی سنتەری بێست ڤیژن بۆ نەشتەرگەری چاو هێڵی بەرگری تۆپەکە دوور دەخەنەوە یاڵا کوڕانی دەشتی بیتوێن چوار قوڕنا بۆ پێشەوە تۆپ لە بەرژەوەندی یاریزانانی چوار قوڕنا لە باڵەکان یاڵا بەترسیدارە بەڵام ئارام بابانی تۆپەکە هێرشەکە پوچەڵ دەکاتەوە لە داستانەوە بۆ ئارام یاڵا بۆ حسێن لە ناوەڕاستی یاریگا دەیگوازێتەوە بۆ بڕوا یاریزانی هێڵی بەرگری لای ڕاست بۆ پێشەوە یاڵا بۆ ڕاید بەڵام ڕای سوودی لێی نەبینی یاریزانانی چوار قوڕنا زۆر باسانی کۆنتترۆلی تۆپەکەیان کرد یاریزانانی چوار قوڕنا کۆنتترۆلی تۆپەکە دەکەن یاریزانی هێڵی بەرگری تۆپەکە وەردەگرێت تۆپ بۆ کوڕانی چوار قوڕنا سڵاو ڕێز ببینن هاندەرانی چوار قوڕنا بێگومان لەبەرەوەی یاریگای چوار قوڕنەیە بەدڵنیایەوە زۆرترین هاندەری یانەی چوار قوڕنە ئامادە دەبێت بۆ هاندانی یانەکەیان واتە هاندەران یاریزانی ژمارە 12 یعنی دەکرێت بڵێین ئێستا یانەی چوار قوڕنە بە 12 یاریزانەوە ڕوبەڕووی یاریزانانی یانەی ڕانێ دەبێتەوە بە 11 یاریزانەوە و ئەگەر یانەی ڕانیەش لە ناو یاریگای خۆیدا بە ئامادەبوونی هاندەرانی خۆی
بێگومان ئەویش دەبێتە 12 یاریزان بەرامبەر بە 11 یاریزان. تۆپ لە بەرژەوەندی ڕانیا، تۆپ لە بەرژەوەندی ڕانیا. سوپاس و پێزانین بۆ کۆمپانیای تابنێت کە بێ بەرامبەر هێڵی تەلەڤیزیۆنی بۆ دابین کردوین بۆ تەلەڤیزیۆنی ڕانیا. یەڵە گۆڵ پارێز بۆ هەنەت تۆپەکە کۆنتترۆل دەکات. دووبارە و سێبارە سوپاس بۆ کۆمپانیای تابنێت و سوپاس بۆ سپۆنسەری سەرچی سنتەری بێست ڤیژن بۆ نەشتەرگەری چاو. تۆ بە دەگوازلێتەوە بۆ نزیک هێڵی بەرگری یاریزانانی ڕانیا. تۆ ناوەڕاستی یاریگا هێرشێک بۆ یانی چوار قورنا. یەڵە لە باڵەکان یەڵە کوڕانی چوار قورنا بۆ پێشەوە مەترسیدارە یەڵە بەڵام بڕوە پوچەڵی دەکاتەوە و داوای لێبوردن لە یاریزانەکەش دەکا. ببینین بە هیوای سلامەتی بۆ یاریزانی یانەی چوار قورنا، بە هیوای سلامەتی بۆ یاریزانانی یانەی چوار قورنا. وەرزش دۆستانی ئازیز خۆشەویستان، ئێمە هەوڵ دەدەین لەو کاتانەی کە تۆپ ڕادەوەستێ ئێمە باسی هەندی ئامار بکەین، باسی یاریەکان بکەین. بێگومان چوار قورنە بە کۆکردنەوەی 29 خاڵ پێشەنگی ڕیزبەندەکەی گرتووە. ئەوە سێمین جارە چوارەمی جارە باز دەکەم. واتە چوار قورنە 6 یاری لە یاریگای خۆی ئەنجام داوە. لەو یارێنەیە تا ئێستا کردوێتی 6 یاری ئەنجام داوە. 5 یاری بردوێتەوە، 1 یاری دۆڕاوە. 5 یاری بردوێتەوە، 1 یاری دۆڕاوە. یەڵا یەرشێک بۆیانی ڕانیا. یەڵە ڕاید بەڵام تۆپ لە بەرژەوەندی چوار قورنە، تۆپ لە بەرژەوەندی چوار قورنە. هەر وەکو باسم کرد چوار قورنە بە کۆکردنەوە 29 خاڵ پێشەنگی گرتووە. چوار قورنە لە 6 یاری لە یاریگای خۆی ئەنجام داوە، 5 یاری بردوێتەوە، 1 یاری دۆڕاوە. چوار قورنە لە یاریگای خۆی 10 گۆڵی کردووە، 4 گۆڵی لێکراوە. واتە لەو یاریانە لە یاریگای خۆی 10 گۆڵی کردووە، 4 گۆڵی لێکراوە. یەڵە یاری بەردەوامە لە ناوەڕاستی یاریگا، یاری بەردەوامە. تۆپ لە بەرژەوەندی کوڕانی چوار قورنا. یەڵە بەڵام هێڵی بەرگری تۆپەکە دوور دەخاتەوە. چوار قورنە لە هەردوو قۆناغی یەکەم و دووەم 14 یاری ئەنجام داوە، 9 یاری بردوێتەوە. یعنی بە هەردوو قۆناغەکە 9 یاری بردوێتەوە، 2 یاری یەکسان بۆ و 3 یاری دۆڕاوە. ئەوە چوار قورنە. یەڵە تۆپ لە بەرژەوەندی چوار قورنە. یەڵە کوڕانی چوار قورنە بەڵام پاڵەوانانی هێڵی بەرگریانی ڕانیا تۆپەکە دوور دەخەنەوە. ئێستا یاریەکە بەردەوامە. تۆپ لە بەرژەوەندی کوڕانی چوار قورنە. هەروەکو ئاماژەم پێدا چوار قورنە لە 14 یاری ڕابردوو 29 گۆڵی کردووە، 15 گۆڵی لێکراوە. یعنی چوار قورنە لە 14 یاری ڕابردوو 29 گۆڵی کردووە و 15 گۆڵی لەسەر تۆمار کراوە. ئەم فاوڵە لە بەرژەوەندی کوڕانی چوار قورنە. واتە گۆڵەکانی چوار قورنە لەلایەن هەر یەک لە ئاسۆ سید محەممەد 8 گۆڵی تۆمار کردووە. ئاسۆ گۆڵکەریانی چوار قورنە ئاسۆ سید محەممەد 8 گۆڵی تۆمار کردووە. دواتر دەچینە سەر یاریزانەکانی تر. بەڵام زانین ئەنجامی ئەم فاوڵە چی دەبێت؟ ئەنجامی ئەو فاوڵە چی دەبێت؟ ناوبژیوان بەڕێزانە ڕێنمای دەدا بە یاریزانەکان. یەڵا لێدانێک بۆ چوار قورنە. یەڵا چوار قورنە بۆ ناوەوە. ئۆ داستان بواری ئەوەی نەدا یاریزانانی چوار قورنە سوود لە تۆپەکە ببینن. بەڵام لێدانی گۆشە بۆیانەی چوار قورنە، لێدانی گۆشە بۆیانەی چوار قورنە. سڵاو و ڕێز و خۆشەویستی بۆ سەرجەم بینەرانی تەلەڤیزیۆنی ڕانیا لە هەر کوێیەک بن، لە هەر کوێیەک بن. سڵاو و ڕێز و خۆشەویستی تەلەڤیزیۆنی ڕانیە بۆ ئێوە لە ناو ڕانیە، لە کوردستان، لە دەرەوەی کوردستان، لە هەر کوێیەک بن. سڵاو و ڕێز و خۆشەویستیمان بۆ برا پێشمەرگەکان، سڵاو و ڕێز و خۆشەویستیمان بۆ هاندەرانی خۆشەویستی ڕانیە و چوار قورنە. سڵاو و ڕێز و خۆشەویستی تەلەڤیزیۆنی ڕانیا بۆ هاندەرانی چوار قورنە و ڕانیا. وەکو باسم کرد گۆڵکاری یانەی چوار قورنە ئاسۆ سید محەممەد پێشەنجی کردووە. یعنی نێو یاریزانەکانی خۆیاندا 8 گۆڵی تۆمار کردووە. گەیلان بورهان 6 گۆڵ و هەروە یاریزان کۆستەت عەلی 4 گۆڵ و هەروە ساڵح جومعە 3 گۆڵ، ماردین مەلاعەلی 2 گۆڵی کردووە. غەربی ساڵح 1 گۆڵ و هەروە یاریزانی هێڵی بەرگری یاریزانی پێشوویانی ڕانیا هەمە یادە 1 گۆڵی تۆمار کردووە. یاڵا لێدانەکە جێبەجێ دەکرێت، لێدانەکە جێبەجێکرا. بەڵام تۆپ لە بەرژەوەندی کوڕانی ڕانیا. یەڵا حسێن بۆ لازۆ، یەڵە لازۆ. بەڵام موهەنات تۆپەکە کۆنتترۆل دەکا. هێرشێکی هەڵگەڕاوە بوو بەڵام سوودیان لێ نەبینی. یەڵە تۆپ لە بەرژەوەندی کوڕانی چوار قورنە. یەڵا داستان نزیک بوو
داستان نزیک بوو هەروەکو باسم کرد گۆڵکە ئایا خالید ئەمیر یەک گۆڵ و هەروە عەلی عەدنان یەک گۆڵ سەفەر سلێمان یەک گۆڵ نەسیر دەلی یەک گۆڵ ئەوە ناوی گۆڵکەرانی یانەی چوار قورنە بوو و هەروە دەمەوێت ئاماژە بۆ بدەم یەکەم گۆڵ یانەی چوار قورنە لە خولی پلەکانی کوردستان لەلایەن کۆسفەت عەلی بەرامبەر یانەی سلێمانی تۆمار کرا کۆتا گۆڵیش نەسیر دەلیل بەرامبەر یانەی هەڵبجە تۆمار کرا و هەروە ئاسۆ سید محەممەدیش خاوەنی دوو هاتریکە لە خولەکە ئەوە یاریزان ئاسۆ کە خاوەنی هەش گۆڵە خاوەنی دوو هاتریکشە یاڵا تۆپ لە بەرژەوەندی چوار قورنە یاریزانانی ڕانیە دووری دەخەنەوە ئارام بابانی یاڵا ئیدریس ونار یەڵا حسێن دابەشی دەکا بۆ لازۆ لە باڵەکان هێرشێک بۆیانی ڕانی لە باڵەکان بەڵام سوودی لێی نەبینی وەرزش دۆستانی عزیز خۆشەویستان ئازیزان لیاری داهاتوشدا یانەی چوار قورنە میوانداری یانی بازیان دەکە ئەو چوار قورنەیە میوانداری یانی بازیان دەکە تۆپ لە بەرژەوەندی بەرگریکارانی چوار قورنە پاساتێکی جوان لە نێوان یاریزانانی چوار قورنە دووری دەخاتەوە یەڵا تۆپ لە بەرژەوەندی چوار قورنە ئارام بابانی یەڵا بۆ چوار قورنە تۆپەکە لە باڵەکان یەڵە چوار قورنە بەڵام ئارام بابانی زۆر وەشیارانە زۆر ژیرانە پوچەڵی کردەوە هێرشەکەی پوچەڵ کردەوە ئەگەر هەڵە نەبم لێدانی گۆشە بۆ کوڕانی چوار قورنە یاڵا تۆپ لە بەرژەوەندی کوڕانی چوار قورنە لێدانی گۆشە بۆ کوڕانی چوار قورنە یاڵا جێبەجێ دەکرێت بەڵام گۆڵ پارێز داستان کۆنتڕۆلی تۆپەکە دەکا یاڵا یاری بەردەوامە لە باڵەکان بەڵام بڕوا بواری ئەوە نادا بڕوا تۆپەکە کۆنتڕۆل دەکا و دووری دەخاتەوە تۆپ لە بەرژەوەندی کوڕانی چوار قورنە تۆپەکە دەگەڕێتەوە بۆ گۆڵ پارێز موهەنەدیش ڕاستەوخۆ دووری دەخاتەوە دووری دەخاتەوە بینەرانی بەڕێز وەرزش دۆستانی خۆشەویست ئەوەی کە ئاماژەم پێدا سەبارەت بە یاریەکانی یانی چوار قورنە و گۆڵکەرانی یانی چوار قورنە بوو و دەمەوێت ئەوە بڵێم کۆسرەت عەلی هێرشبەری چوار قورنە بەهۆی پێکانەوە ئێستا ناتوانێت یاری بەرابەر ڕانیە بکات بەڵێ یاریزان کۆسرەت عەلی هێرشبەری یانی چوار قورنە پێکانی هەیە یەڵا تۆپ لە بەرژەوەندی لازۆ بەڵام هێڵی بەرگری تۆپەکە دوور دەخاتەوە یەڵا یاعقوب ئەلزەورایی بۆ باڵەکان یەڵە بۆ ناوە بەڵام هێڵی بەرگری تۆپەکەی دوور خستەوە تۆپ لە بەرژەوەندی حسێن عەلی یەڵا حسێن یەڵا ئیدریس ونار ئیدریس کۆنتڕۆلی دەکا ئیدریس تاخیری کرد هەندێک تۆپ هەیە دەبێت لە کاتی خۆیدا پاس بدرێت اینجا یاریزانی یانی چوار قورنە بە یان ڕانیە بێ ئەم تۆپە دەکرا زووتر سوودی لێی ببینێ ئەم فاوڵەش ئێستا لە بەرژەوەندی چوار قورنە تۆپ لە بەرژەوەندی چوار قورنە وەرزش دۆستان بینەرانی بەڕێز وەکو باسم کرد ئێستا یانەی ئاماری چوار قورنە خوێندەوە ڕانیە بە کۆکردنەوەی 28 خاڵ و بە جیاوازی یەک خاڵ لە پلەی دووەمی ڕیزبەندیەکەی کۆمەڵەکەی دێ واتە لە دوای چوار قورنە یەک خاڵ لە دواوەیە ئەم فاوڵە بە جێبەجێ بکرێت ئێمەش لە کاتیەوەی کە تۆپەکان ڕادەوەستن ئێمە باسی ئامارەکە دەکەین یاڵا لێدانەکە جێبەجێکرا تۆپ دەگەڕێتەوە بۆ هێڵی بەرگری یانی چوار قورنە پاسات لە نێوان یاریزانانی هێڵی بەرگری یانەی چوار قورنە یاڵا هەمەیادە بوو پاسەکەیدا یاڵا دابەشی دەکات بۆ پێشەوە بەڵام ئارام بابانی لەگەڵ کار دۆست نزیکن فاول بۆ یانی ڕانیە ڕانیە لە کۆی چواردە یاری هەشت یاری لە دەرەوەی یاریگای خۆی ئەنجام داوە ئەوە یانی ڕانیە لە کۆی چواردە یاری هەشت یاری لە دەرەوەی خۆی یاریگای خۆی ئەنجام داوە دوو یاری بردوێتەوە چوار یەکسان و دوو دۆڕاو ئەوە یانی ڕانیە لە کۆی چواردە یاری لە هەردوو کۆمەڵەکە
8 یاری بردوێتەوە 4 یاری یەکسان بووە 2 یاری دۆڕاوە ڕانیە لە 4 یاری ڕابردوو 8 گۆڵی کردووە 5 گۆڵی لێکراوە 18 گۆڵی تۆمار کردەوە و 5 گۆڵی لێکراوە کەواتە لێرە ئەگەر سیر بکەین بەراورد لە نێوان هێڵی بەرگری وە گۆڵپارێز و هێڵی بەرگری یانی ڕانی گۆڵپارێز بکەین دەبینین یاریزانانی هێڵی بەرگری یانی ڕانیە کەمتر گۆڵیان لەسەر تۆمار کراوە کەمتر گۆڵیان لەسەر تۆمار کراوە 5 گۆڵە و 18 گۆڵیشیان کردووە گۆڵەکانی ڕانی لەلایەن لازۆ عەلی 4 گۆڵ حسێن عەلی 3 گۆڵ ڕای دووسف 3 گۆڵ هاورە ڕەشید کە ئەمڕۆ یاری ناکات 2 گۆڵ ساما بڕوهان 1 گۆڵ کاردۆس عەلی 1 گۆڵ کارزان باپیر 1 گۆڵ ئارام بابانی 1 گۆڵ ئیدریس سونەر 1 گۆڵ مەیسەم سەباح 1 گۆڵ یەڵڵا تۆپ لە بەرژەوەندی 4 قوڕنا لێدانی گۆشە دەیکا بە پاس بۆ ناوە یەڵڵا بۆ 4 قوڕنا یای ئۆ سوودی لێی نەبینی داستان گۆڵپارێزی لێ هاتوو کۆنتترۆلی کردو کرایەوە بە لێدانی گۆشە بەڵێ تەنها شوێنەکان دەگۆڕدرێ لێدانی گۆشە بۆ یانەی 4 قوڕنا هەروەکو باسم کرد یەکەم گۆڵی یانەی ڕانێ لە خولەکە کارزان باپیر بەرامبەر یانەی سلێمانی تۆماری کرد کۆتا گۆڵیش حسێن عەلی بوو گۆڵە ناوازەکەی حسێن عەلی موشک ئاساکە لێدانە جوانەکە قومبەرەکە بەرامبەری یانەی بازیان تۆماری کرد یەڵڵا جێبەجێ دەکرێت مەترسیدارە بەڵام هێڵی بەرگری دووری دەخاتەوە یەڵڵا ئیدریس یاریزانی هێڵی ناوەڕاست بەڵام نەگەیشت بە حسێن تۆپ لە بەرژەوەندی یەڵڵا یعقوب ئەلزەورای یەڵڵا یعقوب بۆ پێشەوە بەڵام حسێن وەری دەگرێت تۆپ لە بەرژەوەندی کوڕانی ڕانیە یەڵڵا تۆپەکە لە بەرژەوەندی کوڕانی ڕانیە فاوڵ لە بەرژەوەندی کوڕانی 4 قوڕنا سڵاو ڕێز و خۆشەویست بۆ سەرجەم هاندەرانی یانەی 4 قوڕنە و یانەی ڕانیە سڵاو و ڕێز و خۆشەویستی تەلەڤیزیۆنی ڕانیە هیوادارین ئەم یاریە تاکو ئێستا کە یاریەکی سەلامەتە دوورە لە پێک هەڵچوونێکی یان گرژیەکی ناتەندروست هیوادارین ئەم یاریە وا بڕوات بە سەلامەتی بەخۆشی لەبەرەوەی چەندین ساڵە دۆستاتی لە نێوان وەرزشکاران و وەرزش دۆستانی 4 قوڕنە و ڕانیەدا هەیە دەبێ ئەوە بپارێزرێت دەبێ ئەوە لە دەڤەرەکە بەڵکو حتا لە دەرۆژ بێ دەبێ بپارێزرێت و هاندەرانیش دەبێ بە چۆن دەڵێ ڕوحێکی ڕیازی واتەیان دەرونێکی وەرزشی دەبێ قوبوڵی دۆڕام بکەن زۆر ئاساییە تیپا دەبێ بدۆڕێ یان دەبێ یەکسان بێ یان دەبێ بدۆڕێ یان دەبێ یەکسان بێ یان دەبێ بیباتەوە کەواتە دەبێت تۆی هاندەر من باسی هاندەرەکان ناکەم هەندێک هاندەر هەیە یعنی بەڕاستی فشاری دەرونی بەرزە دۆڕانی قوبوڵ نییە نا زۆر ئاساییە تۆ ئەگەر بە جوانی هانی یاریزانەکان دەی هانی یانەکە دەی زۆر جاریانەکەی یاریەکی باش دەکا یعنی هیچ هەڵە لە یاریزانەکان نییە ئیدی یاری وا دێت زۆر جوان زۆر باش زۆر جار یاریزانان یاری باش دەکەن بەڵام گۆڵ دەخۆن گۆڵیان لەسەر تۆمار دەکرێت دەدۆڕێن زۆر شتێکی نۆرماڵە یعنی وەرزشەوە نییە ئیلا بیلات تۆ دەبێ بیبێەوە یعنی بڕواتە بێ یەڵڵا هێرشێک بۆ 4 قوڕنا بەڵام بەرگریکاران دووری دەخەنەوە دووبارە بۆ 4 قوڕنا بەرگریکاران دووری دەخەنەوە یەڵڵا تۆپ لە بەرژەوەندی 4 قوڕنا لە ناوەڕاست یەڵڵا ماردین سوودی لێی نەبینی تۆپ دوور دەخرێتەوە یاقوب ئەلزەورای یاریزانی هێڵی بەرگری یانەی 4 قوڕنا تۆپەکە لە بەرژەوەندی کاردۆس لێدانەکە جێبەجێ دەکا هەروەکو ئاماژەم پێدا یعنی دەبێ زۆر بەدڵ فراوانی بەسیک فراوانی هاندەر دۆڕانی قبول بێ یعنی هەموو یاریزانێک پێی خۆشە یاری بباتەوە هەموو یاریزانێک پێی خۆشە تیپەکەی بباتەوە بەڵام تۆ ئەگەر نەبێەوە دەبێت بە نۆرماڵی وەریگری یعنی وەرزش هەمیشە ڕێز و خۆشەویستیە بەڵێ ڕکابەرێکی خێرایە بەڵێ یەکێکەی تۆی پێیەکێکە لەو یاریانەی کە زۆرترین بەرکەوتی تێدایە زۆرترین توندیش تێدایە بەڵام هاندەریش دەبێت قوبوڵی ئەوەی بکات زۆر زاریانەکە دەدۆڕێت یان یەکسان دەبێت یەڵڵا لێدانی گۆشە بۆ هەڵدانی لا بۆیانی ڕانیە
یەڵڵا لازۆ لێدانێک بەڵام موهەنات گۆڵپارێزی چوار قورنا تۆپەکە کۆنتترۆل دەکا گۆڵپارێزی چوار قورنا تۆپەکە کۆنتترۆل دەکا دووبارە و سێبارە سپاس بۆ سپۆنسەری سەرەکی سنتەری بێست ویژن بۆ نەشتەرگەری چاو و هەروە کۆمپانیای تابلێت کە هەمیشە هاوکارە بێ بەرامبەر هێڵ ئینتەرنێتی بۆ تەلەڤیزیۆن دابین کردووە یاری بەردەوامە یەڵڵا لە باڵەکان هێرشێک بۆیانی ڕانیا جێگر یەڵڵا تۆپ دەگەڕێتەوە بۆ ناوەڕاست حسێن عەلی یەڵڵا حسێن یەڵڵا حسێن یەڵڵا حسێن یەڵڵا حسێن یەڵڵا حسێن یەڵڵا حسێن ئۆ حسێن تۆپەکە دەبوا زووتر ئاراستەی گۆڵ کرابایە کەواتە یاریزانانی یانێڕانیە سوودیان لە بێرشە نەبینی سوودیان لە تۆپەکە حسێن عەلی نەبینی یەڵڵا تۆپ لە بەرژەوەندی کوڕانی چوار قورنا یاریزانانی چوار قورنا یاڵە لە ناوەڕاست هەردەیدا بە یاریزانی ناوەڕاست یاڵە تۆ بۆ ناوەڕاست دابەشکاری لە نێوان یاریزانانی یانەی چوار قورنا دەگەڕێتەوە بۆ موهەنات خێرا لێی دەدا موهەنات بۆ ناوەڕاست یاڵە بۆ ناوەڕاست وەرزش دۆستانی عەزیز 27 خولەک تێپەڕی کردووە لا گێمی یەکەم تۆپ لە ناوەڕاست یاڵە یاریەکە هەردوویانە تا ئێستا ئاستیان وەک یەکە تا ئێستا هەردوویانە ئاستیان وەک یەکە تۆپ لە ناوەڕاستە یەکسانبوونی هێرشەکان بەرامبەری یەکتری وەکو یەکە بەڵام ئەوەی کە دەبینین یانی چوار قورنا زیاتر هێرشی بردووە لێدانی گۆشەی بۆ هەژمار کراوە هێرشێک بۆیانی ڕانیە بەڵام تۆپەکە کۆنتترۆل دەکرێت بینەرانی بەڕێز وەرزش دۆستانی عەزیز هەمیشە بمانبورن کە هەڵەیەک کە پچڕانێک هەبێ کە ڤیدیۆیەکە تەسویرەکە بە جوانی نەگا ئیدی ئەوەی کە پێمان دەکرێت هەر ئەوەیە و زۆر داوای لێبردووتان لێ دەکەین یەڵە تۆ بۆ حسێن عەلی بۆ ئارام بابانی یەڵە ئارام دەیداتەوە بە حسێن یەڵە حسێن یەڵە بۆ خۆت حسێن لە ناوەڕاست حسێن بۆ پێشەوە حسێن بەڵام موهەنات جەبار بە ئاسانی کۆنتترۆلی تۆپەکە دەکا یەڵڵا لە باڵەکان هێرشێک لە نزیکەوە بۆ یانەی چوار قورنا بەڵام یاریزانی هێڵی بەرگری بڕوا حسێن کە ناسراوە با بڕوا ماریۆ نزیکە لە تۆپەکە نزیکە لە هێڵی بەرگری و هەروە نزیک بوو یاریزانی لای باڵەکانی چوار قورنا بەڵێ وەرزش دۆستان ئازیزان لێرەوە سپاس بۆ هاوکار و هاوڕێی بەڕێز و خۆشەویست کاک بێستون مەحەممەد کە بێستون ئیبراهیم ببورن کاک بێستون ئیبراهیم کە هەمیشە لە نێو یاریگاکاندا تەسویر دەکات تەسویرەکە دەگوازێتەوە سپاس بۆ بێستون ئیبراهیم و سپاس بۆ کاک محەممەد مستەفا عەزیز و خۆشەویست هەمیشەمان دوونەناس هاوکار و یارمەتیدەر کاک محەممەد مستەفا یعنی بەهەر حاڵ سپاس بۆ دووچیان یعنی ئەو زۆری ناوێت کە گوتم سپاس بۆ دووچیان تا کۆتایی بەڵێ بە دڵنیاییەوە داما ئەمە بە باندووبوونی نازانین ئێمە هەمیشە لە خزمەت وەرزش و وەرزش دۆستانداین یاڵڵا تۆپ لە بەرژەوەندی کوڕانی چوار قورنا یاڵڵا کوڕانی چوار قورنا ئێستا تۆپ لە بەرژەوەندی هێڵی بەرگریدایە یاریزانانی یانەی چوار قورنا پاسات و دابشکاری دەکەن زۆر جوانە پاساتێکی جوان یاڵڵا تۆپ لە ناوەڕاست یاریزان سوودی لێی نەبینی بەڵێت ئەم تۆپە سوودی لێی نەبینی بەڵام فاول بوو لە بەرژەوەندی کوڕانی یانەی چوار قورنا یاڵڵا تۆپ لە بەرژەوەندی چوار قورنا یاریزان حسێن وەری دەکرێت حسێن لازۆ بۆ حسێن یاڵڵا بۆ سامان بۆ حسێن یاڵە حسێن یاڵڵا حسێن ویستی بە جۆڵەیەکی جوان تۆپەکە دەربکە بەڵام فاول لە بەرژەوەندی حسێن عەلی یاڵڵا تۆپ لە بەرژەوەندی حسێن کاردۆست لێدانەکات جێبەجێ دەکا یاریزانی هێڵی بەرگری کاردۆست یاڵڵا کاردۆست
یاڵە کار دۆست بۆ پێشەوە کار دۆست یاڵە موهەنات زۆر بە ئاسانی تۆپەکەی گرت یاریزانێک کەوتووە موهەنات تۆپەکەی فرەدا بۆ دەرەوە ئەوەش لەبەر ئەوەی کە ئەم یاریزانە کەوتووە هەمیشە دەبێت ئەو ڕێز و خۆشەویستیە ڕۆحی وەرزشی هەمیشە بمێنێ یعنی ئێستا دەیتوانی تۆپەکە هەڵداتە دەرەوە تۆپەکە لێدات بەڵام بەر لەوەی کە ناوبژیوان یاریەکە ڕابگرێت ئیدی چاکەکە بۆ یاریزانەکە بگەڕێتەوە باشتر تۆپەکە هەڵدەدەمە دەرەوە هەروەک چۆن موهەنات تۆپەکە هێڵدا دەرەوە بە هیوای سەلامەتی بۆ هەموو ئەو یاریزانانەی کە یاری دەکەن هەمیشە سەلامەتی یاریەکە وەرزش دۆستان بینەرانی بەڕێز 31 خولەک تێپەڕی کردووە گێمی یەکەمە کامیان لەم دوویانەیە سێ خاڵەکە بەدەست بێنێ بە دڵنیاییەوە هەنگاوێکی باش بەرەو نایاب دەچێت یعنی هەنگاوێکی باش دەبڕێ بۆ خولی نایاب و حتا ئەگەر یاریەکە یەکسانیش بێ بۆ هەردوویانە قازانجە چونکە هەردوویانە لە ڕکابەریەکە بەردەوام دەبن ئەو یاریانەی ماویانە ئیدی دەبێت بۆ خۆیان بزانین چۆن ماوەڵە دەکەن پلانی ڕاهێنەران چییە و لەم سێیاریەدا چەند برنەوە بەدەستێنن چەند یەکسانبوون بەدەستێنن خوێندنەوەی تەواویان بۆ یانەکان هەبێت چونکە بەڕاستی یانەی چوار قڕنەوە یانەی ڕانیا ئێستا لە ڕکابەریەکی توندی وەرزشیدانە یعنی ڕکابەری خۆشە بەڵام ڕکابەریەکی چۆن دەڵێی شەریفانە ستا ئەمڕۆ ئەگەر یانەی چوار قڕنە یاریەکە بەرێتەوە حەقی خۆی بداتە ساحە بێگومان شیانی ئەوەیە پیرۆزبای لێ بکەین و بە پێچەوانەوە یانەی ڕانیە ئەگەر هەلەکان قۆزێتەوە یاریەکی باش بکە ئیدی شایانی پیرۆزبایە یاڵا بەڵام ئارام نزیکە یعنی ئەوەی من مەبەست دەڵێم مەبەستمە ئەوەیە بڵێم کە بەڕاستی ڕێز و خۆشەویستی سەلامەتی یاریزانان سەلامەتی هاندەران لە پێشەوەی برنەوە دۆڕاندایە ئێستا یاریگای چوار قڕنە زۆرترین هاندەری لێ ئێستا یاریگای چوار قڕنە بە هاندەرانی چوار قڕنە و بە هاندەرانی ڕانیەوە زۆرترین هاندەری لێ بێگومان بە دڵنیاییەوە هاندەرانی چوار قڕنە زیاتر ئامادە بوون تۆپ لە بەرژەوەندی کوڕانی چوار قڕنە تۆپ لە بەرژەوەندی کوڕانی چوار قڕنە بێگومان لە یاری چوونی چوار قڕنە لە یاریگای ئازادەڕەش یانی ڕانیە بە گۆڵێکی بێ بەرامبەر یاریزانی هێڵی بەر پێشەوە هێرشبەر ڕائید یوسف یاریەکەی بردەوە ڕائید یوسف لە یاری چوون یانەی چوار قڕنە یانی ڕانیە لە یاریگای ئازادەڕەش میوانداری یانەی چوار قڕنەی کرد یاریەکەش بە تاکە گۆڵێکی بێ بەرامبەر تاکە گۆڵ یاریزان ڕائید یوسف یاریەکەی بردەوە دەمەوێت ئەوەشتان پێ بڵێم کە یاریەکان لەم کۆمەڵەیە بەردەوامە بازیان لەگەڵ سلێمانی ڕزگاری لەگەڵ کۆیە بابان و هەڵەبجە و هەروە خانەقین و قەڵاتزێ لێدانەکە جێبەجێ دەکرێت یەڵە کاردۆست یەڵە کاردۆست لێدانەکە جێبەجێ دەکا بۆ پێشەوە یەڵە تۆپ لە بەرژەوەندی کوڕانی چوار قڕنە تۆپ لە بەرژەوەندی کوڕانی چوار قڕنە بۆ ناوەڕاست بەڵام سوودی لێی نەبینی حسێن وەریگرت یەڵا حسێن بۆ پێشەوە یەڵا بەڵام یاریزانی چەقی بەرگری تۆپەکە دوور دەخاتەوە دووبارە بە حسێن یەڵا حسێن یەڵا ئیدری سونار لە ناوەڕاست ئیدری سونار ئەوە دووەمین تۆپە کە ئیدریس تۆپەکە تاخیر دەکا یعنی تۆپ دەبێت لە کاتی خۆیدا بدرێت تۆپ لە کاتی خۆیدا پێویستە بدرێ هێرشێک بۆ چوار قڕنا یەڵا مەترسیدارە بەڵام یاریزان بڕوە سێن نزیک بوو لە تۆپەکە و بواری ئەوەی نەدا یاریزانی هێڵی پێشەوەی چوار قڕنا سوود لە تۆپەکە ببینێ ماڵی گۆڵ لە بەرژەوەندی چوار قڕنا ڕانیە ماڵی گۆڵ لە بەرژەوەندی ڕانیە بوو لێدانەکە جێبەجێکرا یەڵا تۆپ لە بەرژەوەندی بڕوە دەیدا بە حسێن دەیدا بە سامان بۆ حسێن یەڵا دووبارە بۆ سامان یاریزانی هێڵی ناوەڕاست سامان ئیدریس لەگەڵ حسێن عەلی
ئەمە سێ کوچکە یانی ڕانیە لە هێڵی ناوەڕاست تۆپەکە وەردەگیرێ کوڕانی چوار قورنا تۆپەکە وەردەگرن هەڵدانی لە بەرژەوەندی یانەی چوار قورنا هەڵدانی لا بێگومان هەڵدانی لا بۆ یەکەم جار لە ساڵی 1970 لە یاساکانی تۆپی پێ جێگیری کرا لە یاساکانی تۆپێ هەڵدانی لە ساڵی 1970 جێگیری کراوە و زۆر یاساکان لێدانی گۆشە لێدانی ماڵی گۆڵ هەڵدانی لا هەمووی لە یاساکانی تۆپێ ئەو پەرتوکەی کە یانی شیڤڵ یونایتد لەوێ کە لە زیارکردنیەکی ئاشکرا بە 1 ملیۆن پاوەند فرۆشتە بەڵێ یاری بەردەوامە یاڵڵا جوانە بۆ پێشەوە تۆپ لە بەرژەوەندی چوار قورنا یاڵڵا چوار قورنا یاڵڵا چوار قورنا تۆپ لە بەرژەوەندی کوڕانی چوار قورنا یوسف عەلا سوودی لە تۆپەکە نەبینی لە پێشەوە یاڵڵا بۆ حسێن یاڵڵا حسێن لە باڵەکان حسێن یاڵڵا بۆ خۆت حسێن یاڵڵا حسێن تۆپ لە بەرژەوەندی کوڕانی ڕانیە بەڵام سوودیان لێ نەبینی تۆپ لە بەرژەوەندی کوڕانی ڕانیە بەڵام سوودیان لێ نەبینی یاڵڵا هەڵدانی لێدانی بەڵێ لە بەرژەوەندی ڕانیە ئارام بابانی هەڵدانەکە جێبەجێ دەکا وەرزش دۆستان بینەرانی بەڕێز من بۆیە زۆر جار ئەو زانیاریانە باز دەکەم لەوانەیە ئێستا هەندێک کەس بڵێ ئەوە من دووەمین زارە سێمین زارە گوێم لێ دەبێت بەڵام کەسانێکی سوودفا دێنە لایڤەکە یان سوودفە سەیری تەلەڤیزیۆن دەکەن یعنی هەمیشە دەمێ ئەوەتان پێ بڵێم کۆمنتاری ئەوە نییە بەس من ناوی یاریزانەکان بڵێم کۆمنتاری تۆ دەبێت ئامار باس بکەی تۆ دەبێت زانیاری لەسەر تۆپێ باس بکەی یعنی حتا زانیاری دەرەچی یعنی زۆر گرینگە بزانرێت کە مێژووی تۆپی پێ 3000 ساڵ پێش ئێستا سینیەکان ئەنجامیان داوە و دواتر ینی میسرە کۆنەکان یۆنانیەکان ئەمە تۆپی پێ مێژوێکی دیێرینی هەیە و دەشکرێت بزانرێت کە تۆپی پێ لە ساڵی 1970ەکان 1970 لە قوتابخانەکانی ئینگلتەرا بۆ وەکووانە لە قوتابخانەکان خوێندراوە یاڵا تۆپ لە بەرژەوەندی چوار قورنا لە باڵەکان چوار قورنا بەڵام ئارام بابانی بواری ئەوە نادا سوود لەو تۆپا ببیندرێ یاڵا تۆپ لە بەرژەوەندی ڕانیە داستان دەبینین ئارام بابانی بزانین ئارازە یان ئارامە بێگومان ئاراز لێدانەکە جێبەجێ دەکا یاڵڵا تۆپ لە بەرژەوەندی هێڵی بەرگری ڕانیە بۆ پێشەوە بەڵام تۆپەکە وەرگیرە لایەن ئیدریس ونار یاڵڵا ئیدریس بۆ حسێن بەڵام سوودیان لێ نەبینی یاڵڵا تۆپ لە بەرژەوەندی کوڕانی چوار قورنا فاوڵ لە بەرژەوەندی کوڕانی چوار قورنا یا هەر وەکو ئاماژەم پێدا تۆپی پێ دەبێت تۆ مێژووی تۆ پێ بناسی یعنی ئینگلیزەکان خاوەنی تۆپی هاوسەرخن یاڵڵا چوار قورنا چوار قورنەکانیش خاوەنی ئەمێشە ئێستانە ئاخۆ بسانین ئەنجامی دەبێ سوودی دەبێ تۆپ لە بەرژەوەندی چوار قورنا یاڵڵا کوڕانی چوار قورنە بۆ ناوە بەڵام هێڵی بەرگری ئاراس عەبدوڕەحمان تۆپەکە دوور دەخاتەوە ئێستا یاری بەردەوامە 39 خولەک لە کات یاسای یاریەکە تێپەڕی کردووە یاڵڵا تۆپ بۆ چوار قورنا یاڵڵا ئارام یاڵڵا چوار قورنا بۆ ناوە ئای نزیک بوو لەوەی گۆڵ تۆمار بکایانێت چوار قورنا نزیک بوو کوڕانی دەشتی بیتوێن گۆڵەکە تۆمار بکەن بەڵام لێهاتووی گۆڵ پارێز داستان چەلاوی تۆپەکە دوور دەخاتەوە دەبینین داستان کەوتووە بە هیوای سەلامەتی بۆ داستان وەرزش دۆستان بینەرانی بەڕێز خۆشەویستان ئەو یاریانی کە ئێستا لە کۆمەڵی دووەم لە خولی پلەیەکانی کوردستان بەردەوامیان هەیە بازیان سلێمانی ڕزگاری کۆیە بابان هەڵەبجە خانەقی قەڵاتزێ بێگومان یانەی چوار قورنەش ئەمڕۆ لە نێو هەندەران و یاریگای خۆیدا پێشوازی لە یاریزانانی
یانەی ڕانیە کردووە دەبینین یەکسانە ئەنجامەکە یەکسانە سڵاو و ڕێز و خۆشەویستی بۆ وەرزش دۆستان بۆ بینەران بۆ هاندەران یەڵڵا یاری بەردەوامە یاری لێدانەکە جێبەجێ دەکا کاردۆز دووری دەخاتەوە کاردۆز دووری دەخاتەوە بۆ پێشەوە یەڵە لازۆ تۆب لە بەرژەوەندی تۆب لە بەرژەوەندی لازۆ یەڵە لازۆ لەلایەکان لازۆ بۆ پێشەوە لازۆ بەڵام نابژیوان دەڵێ یاری بابەردەوام بێ دەبینین لازۆ گلەی هەیە زۆر باشترە دوای فیکەی نابژیوان ڕاستەوخۆ یاریزان بێدەنگ بێ هەستێتەوە بەرەو شوێنی یاریکردنی خۆی بڕوە واتە ئەو لە یاری بەردەوام بێ چونکە ناوبژیوان کە فیکەی لێدا ناگەڕێتەوە یەڵڵا یاریزان یەڵڵا بۆ ناوەڕاست تۆب لە بەرژەوەندی کوڕانی ڕانیە تۆبەکە دوور دەخرێتەوە تۆب لە بەرژەوەندی کوڕانی ڕانیە بەڵێ وەرزش دۆستانی عزیز ئێستا خانەقین و خەڵازێ ئەنجامی یاریەکە 1-1 ڕزگاری کۆیە 0-0 یەڵە تۆب بۆ یاقوب ئەلزەوڕای سوودی لێی نەبینی هەڵدانی لا بۆ کوڕانی چوار قوڕنا بێگومان برنەوە بۆ هەرێکێکیان سوودی تایبەتی خۆی هەیە یعنی ئەم برنەوەی بۆ چوار قوڕنە بۆ ڕانیا حتا ئەگەر یەکسانیش بن سوودی تایبەتی هەیە هەردووچیان لە کێبڕکێکە بەردەوام دەبن یاڵا تۆب وەردەگیرێ بۆ کوڕانی چوار قوڕنا بۆ کوڕانی چوار قوڕنا یاڵا بۆ پێشەوە بەڵام یاریزان سامان بورهان کۆنتڕۆلی تۆبەکە دەکات سامان بورهان یاڵا حسێن بۆ ئیدریس بەڵێ هەڵدانی لا یاریزانی ژمارە 11 دەبینین ساڵح جومعە لەگەڵ یاریزانی ژمارە 20 ئیدریس هونار لەگەڵ ساڵح جومعە یاڵا بزانین یاریزان کەوتووە بە هیوای سەلامەتی بۆ ئەو یاریزانە خۆشەویستان بینەرانی بەڕێز لە هەرچوویەک بسڵاوتان لێبێ سڵاو ڕێز و خۆشەویستی بۆ هاندەرانی چوار قوڕنا لە ناو خۆی کوردستان لە دەرەوەی وڵات و هەروە سڵاو ڕێز و خۆشەویستی بۆ هاندەرانی ڕانیە حتا لە ناو یاریگای چوار قوڕنا حتا لە دەرەوەی کوردستان خۆشەویستان هاندەرانی چوار قوڕنە و ڕانیە لە ئەوروپا سڵاو ڕێز و خۆشەویستیمان بۆتانەیە لە کەم و کوڕیمان ببورن ئێمە بە یەک کامیرا و یەک گۆشەمان هەیە ئیدی تەلەڤیزیۆنەکەمان ئەوەی کە پێی بکرێت هەمیشە هەوڵ دەدا خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویست بکە بە دڵنیاییەوە ئێمەش لە کەم و کوڕی بەدەرنین ئێمە شانی هەڵەین حتا من ئەگە کۆمنتاری دەکەم شانی هەڵەما و دەبێ بمان بورن دەڕۆین لەگەڵی وردە ئیدی هەوڵ دەدەین تا کۆتایی خولی پلەکانی کوردستان لەگەڵ ئێوەی بەڕێز و خۆشەویست دابین یەڵڵا هەڵدانی لا بۆ کوڕانی چوار قوڕنا هەڵدانەکەی جێبەجێ کرد بەڵێ ماردین مەلە ئاری هەڵدانەکەی جێبەجێ کرد ئەو هەڵدانی باسم کرد بۆ یەکەم جار ساڵی 1970 لە یاساکانی تۆپێ جێگیر کراوە یاڵا تۆب لە بەرژەوەندی کوڕانی ڕانیە ڕاید یوسف یاڵا هەڵدانی لا بۆ چوار قوڕنا یاریەکە تا ئێستا ئەنجامی هیچ بە هیچە 0-0 یاڵا تۆب لە بەرژەوەندی چوار قوڕنا یاریزان ئاسۆ سید محەممەد سوودی لە تۆبەکە نەبینی ئاسۆ سید محەممەد یاریزانی ژمارەدا سوودی لە تۆبەکە نەبینی ئارام بابانی لەگەڵ بەڕێز زانا گفتوگۆ دەکا یاریزان کەوتووە بە هیوای سەلامەتی بۆ ئەو یاریزانە بە هیوای سەلامەتی بۆ یاریزان کاردۆست بەڵێ کاردۆست لێدانەکە جێبەجێ دەکرێت سامان لێدانەکە جێبەجێ دەکات
یاڵا بۆ پێشەوە بۆ پێشەوە بۆ پێشەوە بەڵام هێڵی ناوەڕاست وەری دەگرێت یاڵا ئای تۆپەکە سوودی لێ نەبیندرا تۆپ لە بەرژەوەندی 4 قوڕنە فاوڵ لە بەرژەوەندی 4 قوڕنە یاریزان هاوڕێت جەلال نزیکە هاوڕێت جەلال یاریزانی هێڵی ناوەڕاستی یانەی 4 قوڕنە وەرزش دۆستانی عەزیز بینەرانی بەڕێز فیکەی ناوبژوان بەڕێزانە بە کۆتەهات فیکەی ناوبژوان گوێمان لا فیکەی ناوبژوان بوو گێمی یەکەم بە کۆتەهات وەرزش دۆستانی عەزیز بینەرانی بەڕێز و خۆشەویست گێمی یەکەم هەردوو لای یەکسان بوون بە ئەنجامی 0-0 تا گێمی دووەم سڵاو و ڕێز و خۆشەویستیمان بۆ هەمووتانەیە کاتێک خۆش مژدا بۆ یەکەمین جار لا بتوێن و پشدەر سەنتەرێکی تایبەت بە نەشتەرگەری چاو و چارەسەری هەموو نەخۆشیەکانی چاو لە شاری ڕانیا کرایەوە لەمە دوا پێویست ناکا بۆ ئەنجامدانی نەشتەرگەری و پشکنینەکانی چاو ڕووکێ شارەکانی تری هەرێم و دەرەوەی کوردستان ئێستا لە سەنتەری چاوی ڕانیا بێز ڤیژن بە سەرپەرشتی پزیشکانی بە توانای خاوەن بڕوانامەی ناوخۆی و بیانی نەشتەرگەریەکانی چاو ئەنجام دەدرێن بە سەرپەرشتی دکتۆر کاروان بەختیار حەمە مەجید دکتۆر ئەبوبەکر قادر مەنگوڕی دکتۆرە پەیمان حسێن بایز ئەو نەشتەرگەریانەی لە سنتەری چاوی ڕانیا بێز ڤیژن ئەنجام دەدرێ ئاوی سپێ بێ دەقەڵ بە نوێترین ئامێری ئەمریکی لە ژێربەنجی خۆجێیی و لە ماوەی دەخولەکدا چاندنی عەدەسەی ئەمریکی نەشتەرگەری ئاوی ڕۆژ ڕاستکردنەوەی خێلی کردنەوەی بۆری فرمێسک بە ناوزۆڕی بێتەقەڵ گۆشتی زیاد بە شێوازی زەرع جوانکاری پێڵ و ڕێکردنەوەی بینین بە لەیزەر لەیزیک PRK لەیزەر بۆ پاکردنەوەی عەدەسەی چاو نەشتەرگەری تۆڕی چاو دانان و لابردنی سلیکۆنی ناوچاو و چەندین نەشتەرگەری تری چاو و هەروەها ئێستا بۆ یەکەمین جار و تەنیا لە سنتەری چاوی ڕانیا چاویلکەی پزیشکی بە پێشکەوتووترین ئامێری سەردەم و بە شێوازی ئەلکترۆنی پرۆپتەر دروست دەکرێت سنتەری چاوی ڕانیا لەم بەشانە پێک دێت هۆڵی نەشتەرگەری گەورە دیاریکردنی پەستانی چاو و ئاتی بینین پشکنینی ملەوەنی تۆڕی چاو OCT پشکنینی گلێنەی چاو دیاریکردنی ئەستوری گلێنە پێنتاکام پشکنینی کۆمپیوتەری بۆ دیاریکردنی ڕێکی چاو پشکنینی گشتی چاو سۆنەری چاو دیاریکردنی ڕێژەی فرمێسکی چاو لە سنتەری چاوی ڕانیا سەرجەم پشکنین و نەشتەرگەریەکان بە هەرزانترین نرخ ئەنجام دەدرێن و داشکانی تایبەتریش بۆ کەم دەرامەتان کراوە. ئێمە لە سروشتەوە بەدەستی شارەزاترین ستافی خۆماڵی باشترین بەرهەمیزێکی خۆراکی سروشتیتان پێشکەش دەکەین کە هیچ مادەیەکی پارێزەری تێدا نیە و 100% سروشتیە. زەیتی سروشتی کارگەی کۆڵ با پێشکەوتووترین ئامێر و بەهێزترین ئاسی تەکنۆلۆژیا باشترین پاڵاوتنی بۆ دەکرێت بە پەستانی ستار بەرهەمدێت و تەندروستە. زەیتی گوڵە بەڕۆژەی کۆڵ تاموبین و بەرانی خواردنەکانتان بەتابتر دەکات و چێژ بەخوانەکانتان دەبەخشێت.
ئێوە شاوڕێی کۆڵ بن بۆ ئەوەی دڵخۆش و تەندروست باش بن. هەولێر نزیک گەزنا ڕێگای دهۆک. مژدا بۆ یەکەمین جار لا بتوێن و پشدەر سەنتەرێکی تایبەت بە نەشتەرگەری چاو و چارەسەری هەموو نەخۆشیەکانی چاو لە شاری ڕانیا کرایەوە. لەمە دوا پێویست ناکا بۆ ئەنجامدانی نەشتەرگەری و پشکنینەکانی چاو ڕووکێ شارەکانی تری هەرێم و دەرەوەی کوردستان. ئێستا لە سەنتەری چاوی ڕانیا بێز ڤیژن بە سەرپەرشتی پزیشکانی بە توانای خاوەن بڕوانامەی ناوخۆی و بیانی نەشتەرگەریەکانی چاو ئەنجام دەدرێن بە سەرپەرشتی دکتۆر کاروان بەختیار حەمە مەجید، دکتۆر ئەبوبەکر قادر مەنگوڕی، دکتۆرە پەیمان حسێن بایز. ئەو نەشتەرگەریانەی لە سەنتەری چاوی ڕانیا بێز ڤیژن ئەنجام دەدرێ ئاوی سپی بێ دەقەڵ بە نوێترین ئامێری ئەمریکی لە ژێربەنجی خۆجێیی و لە ماوەی 10 خولەکدا چاندنی عەدەسەی ئەمریکی، نەشتەرگەری ئاوی ڕۆژ، ڕاستکردنەوەی خێلی، کردنەوەی بۆری فرمێسک بە نازۆڕی بێتەقەڵ، گۆشتی زیاد بە شێوازی زەرە، جوانکاری پێڵ و ڕێکردنەوەی بینین بە لەیزەر، لەیزیک PRK، لەیزەر بۆ پاکردنەوەی عەدەسەی چاو، نەشتەرگەری تۆڕی چاو، دانان و لابردنی سلیکۆنی ناوچاو و چەندین نەشتەرگەری تری چاو. و هەروەها ئێستا بۆ یەکەمین جار و تەنیا لە سەنتەری چاوی ڕانیا چاویلکەی پزیشکی بە پێشکەوتووترین ئامێری سەردەم و بە شێوازی ئەلکترۆنی پرۆپتەر دروست دەکرێت. سەنتەری چاوی ڕانیا لەم بەشانە پێک دێت: هۆڵی نەشتەرگەری گەورە، دیاریکردنی پەستانی چاو و ئارتی بینین، پشکنینی ملەوەنی تۆڕی چاو OCT، پشکنینی گلێنەی چاو، دیاریکردنی ئەستوری گلێنە پێنتاکام، پشکنینی کۆمپیوتەری بۆ دیاریکردنی ڕێکی چاو، پشکنینی گشتی چاو، سۆنەری چاو، دیاریکردنی ڕێژەی فرمێسکی چاو. لە سەنتەری چاوی ڕانیا سەرجەم پشکنین و نەشتەرگەریەکان بە هەرزانترین نرخ ئەنجام دەدرێن و داشکانی تایبەتریش بۆ کەم دەرامەتان کراوە. شۆک موژدا هەفتە بازاڕی ڕانیا داشکاندنێکی گەورەی ڕاگەیاند. یەک تەبقەی هێلکە 3250 دینار، فاسۆلەی ئازادڕایز 4 کیلۆ 7000، ساواری ڕاست 4 کیلۆ 4250 دینار، چای دووخەزال پاکەت 4990 دینار، پاسی کالیۆن 4 لیتر 750 دینار، زاهی میلاد 1 لیتر 450 دینار، کلێنس 250 دینار، ئەوە تەماتەی چیچی 990 دینار، چای ئەسپیڕاژ 200 غرام 1450 دینار، کایتی ئاسایی گوڵڕەنگ 3 کیلۆ 2390 دینار، برنجی ئازادڕای 3 کیلۆ 1 کارتۆن زایی هانا بە دیاری 52850 دینار، برنجی مەحمود 10 کیلۆ 1 شێری ئاڵتونسا بە دیاری 19850 دینار، شیری ئیڤۆلات 5750 دینار، ساسی کارلۆس 390 دینار، خورمای بێناو 690 دینار، خامەی کۆچ 3 دانە 1000 دینار، شیری مانیزان 890 دینار، پەنیر خامەی پگا 150 غرام 450 دینار، یەک دەستا ئیسیکان 450 دینار، شعریەی خشخش 450 دینار، کلێنسی تەڕی لۆکس پاریس 750 دینار. هەرزانی ئیشی خۆمانە. ئێمە لە سروشتەوە بەدەستی شارەزاتری ستافی خۆماڵی باشترین بەرهەمیزێکی خۆراکی سروشتیتان پێشکەش دەکەین کە هیچ مادەیەکی پارێزەری تێدا نیە و 100% سروشتیە. زەیتی سروشتی کاربێ کۆڵد با پێشکەوتوترین ئامێر و بەهێزترین ئاسی تەکنۆلۆژیا باشترین پاڵاوتنی بۆ دەکرێت بە پەستانی ستار بەرهەمدێت و تەندروستە.
زەیتی گوڵە ڕۆژەی کۆڵ تامۆبین و بەرامی خواردنەکانتان بەتابتر دەکات و چێژ بەخوانەکانتان دەبەخشێت. ئێوە شاوڕێی کۆڵ بن بۆ ئەوەی دڵخۆش و تەندروست باش بن. هەولێر نزیک گەزنا ڕێگەی دهۆک.
شولا سای که زبادا باهر سرمایا بم تازینه با او بفرا وقشورابي همو جانم بلرزيني سبي بيتا أودي سان لوي كاني ببزويني هرب باري هرب باري شكرا بفرا بصر سرمايا آرام آرام ديت خواري دووبارە سڵاو بینەرانی بەڕێز وەرزش دۆستانی عزیز لە گەمی دۆمهاتینەوە خزمەتان هێرشێک بۆ چوار قوڕنا مەترسیدارە بەڵام کوڕانی بەرگری تۆپەکە دوور دەخەنەوە ئێستا تۆپ لە بەرژەوەندی کوڕانی چوار قوڕنا تۆپ لە بەرژەوەندی کوڕانی چوار قوڕنا یاڵە چوار قوڕنا بەڵام هێڵی بەرگری ڕانیا تۆپەکە دوور دەخاتەوە هێڵی بەرگری ڕانیا تۆپەکە دوور دەخاتەوە ئێستا تۆپ لە بەرژەوەندی کوڕانی ڕانیا دووری دەخەنەوە وەرزش دۆستانی عزیز خۆشەویستان بینەرانی بەڕێز یاڵە تۆپ بۆ چوار قوڕنا ئەنجامی یاریەکە هەردوو لا یەکسانن بەبێ گۆڵ هێڵی بەرگری تۆپەکە دوور دەخاتەوە هەمە یادە تۆپەکە دوور دەخاتەوە یاریزان کەوتووە بە هیوای سەلامەتی بۆ یاریزان کاردۆست بە هیوای سەلامەتی بۆ یاریزان کاردۆست وەرزش دۆستان بینەرانی بەڕێز پێکاتەی چوار قوڕنا موهەنەد جەبار لە نێو گۆڵ و هەروە یاریزانان یاڵە تۆپەکە دوور دەخرێتەوە موهەنەد نزیک بوو ئێستا تۆپ لە بەرژەوەندی ڕانیە تۆپ لە بەرژەوەندی ڕانیە بەڵام تۆپەکە کۆنترۆڵ کرا و دوور خرایەوە ئێستا لە ناوەڕاستی یاریگا لە ناوەڕاستی یاریگا دەبینین تۆپەکە بوارەوە نادرێکە بێتەوە ناو سەر ئەرز هەر لە ئاسمان بوو یاڵە چوار قوڕنا یاڵە تۆپ لە بەرژەوەندی چوار قوڕنا یاڵە چوار قوڕنا چوار قوڕنا بەڵام هێڵی بەرگری ڕانیا تۆپەکەیان دوور خستەوە هێڵی بەرگری ڕانیا تۆپەکەیان دوور خستەوە وەرزش دۆستانی عزیز خۆشەویستان بینەرانی بەڕێز لە کەناڵی ڕانیەوە لە تەلەڤیزیۆنی ڕانیەوە لە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست داین هاندەرانی ڕانیە و چوار قوڕنا لە هەر کوێیەک بن یاری بەردەوامە لە لای باڵەکانە بزانین ئەنجامی ئەم تۆپە چی لێ بەسەر دێ ئەنجامی ئەو تۆپە چی لێ بەسەر دێ ئەنجامی ئەو تۆپە چی لێ بەسەر دێ یاڵڵا کوڕانی هێڵی بەرگری ڕانیە تۆپەکە دوور دەخەنەوە یعنی تا ئێستا ئەگەر سەیری یاریەکە بکەین ئەگەر یاریەکە هەر بەو شێوازە بڕوە بێگومان یاریەکە ئەنجامی یەکسانبوون لە خۆ دەگرێت تا کۆتایی ئەگەر هەروە بێت چونکە دەبینین هێرشێکی ئەوتۆ هێرشێکی مەترسیدار لەلایەن هیچ کام لە یاریزانەکان بەدی نەکراوە یعنی دەبینین یاریەکە سیرکەن ئەگەر لە سەرەتاوە سەرستان دابێت یاڵە تۆپ بۆ چوار قوڕنا تۆپ بۆ یانی چوار قوڕنا تۆپەکە بەرز دەبێتەوە هێڵی بەرگری نزیکە بواری ئەوە نادا وەری دەگرێت ئارام بابانی کۆنترۆڵی کرد ئارام بابانی کۆنترۆڵی کرد یاڵە تۆپ لە بەرژەوەندی موهەنەد تۆپ لە بەرژەوەندی موهەنەد جەبار لە ناو گۆڵە بەڵێ یاڵە هاوڕێ جەلال دەیدات بە ئاسۆ بەڵام ئاسۆ سوودی لێی نەبینی
یاڵە بڕوا تۆپەکە دوور دەخاتەوە بڕوا یاریزانی هێڵی بەرگری لای ڕاستی ڕانیا یاڵا ئیدریس ونار ئیدریس وەرزش دۆستان بینەرانی بەڕێز هەمیشە وەکو تەلەڤیزیۆنی ڕانیا ئەوەی پێمان بکرێت لە خزمەت وەرزش و وەرزش دۆستان داین تۆپ لە ناوەڕاستی یاریگا یاڵا تۆپ لە بەرژەوەندی ڕانیا پاساتی پێدەکرێت خۆ بەخۆ لازۆ سوودی لی نەبینی لازۆ سوودی لە تۆپەکە نەبینی هەڵدانی لا لە بەرژەوەندی کوڕانی یانی ڕانیا هەڵدانی لا لە بەرژەوەندی کوڕانی ڕانیا هەڵدانەکە جێبەجێ دەکرێت هەڵدانەکە جێبەجێ دەکرێت پێکاتەی یاریزانانی چوار قوڕنا حەمەیادا ماردین یاعقوب دارەوان هاوڕێ ئاسۆ سەفەر ساڵح گەیلان یوسف و هەروەها پێکاتەی یەڵە بۆ پێشەوە بڕوا مەترسیدارە بەڵام سوودی لێی نەبینی بڕوا پاسێکی جوانی دایە بە ڕاید بەڵام ڕاید سوودی لە تۆپەکە نەبینی و هەروە پێکاتەی یاریزانانی یانی ڕانیا داستان چەلاوی و هەروە کاردۆست ئاراس ئارام بڕوا سامان حسێن عەلی ئیدریسونەر لازۆ عەلی جێگر ئەحمەد ڕائید یوسف ژمارە 99 لە پێشەوە تۆپ لە بەرژەوەندی سامان دەیگەڕێنەوە بۆ کاپتن داستان چەلاوی داستان لی دەدا داستان بۆ ناوە یاریزانانی ڕانیا یەڵە بڕوا نزیکە فیکەی ناوبژوان بەڕێز زانا هەڵدانی لا یەڵە ئاراس دووری دەخاتەوە ئێستا لە ناوەڕاستە تۆ بۆ حسێن عەلی یەڵە حسێن بۆ سامان کاپتن سامان ئاوازدانەرەکەیانی ڕانی یەڵە کاپتن سامان تۆپ لە بەرژەوەندی کاپتن سامان دەبینین سامان هەڵنەستاوەتەوە یاریزانی ژمارە دا ئاسۆ سید محەممەد نزیکە بەڵێ سوپاس بۆ ئێوەش سڵاو ڕێز بۆ بینەرانی بەڕێز خۆشەویستان سڵاو لە ئێوە سڵاو بۆ کۆمنتەکانتان سڵاوی تەلەڤیزیۆنی ڕانیش لە ئێوە یەڵا تۆپ لە بەرژەوەندی ئاسۆ بەڵام داستان نزیکە کۆنتڕۆلی تۆپەکە دەکا بەخێر بێن هاوڕێیانی بەڕێز بەخێر بێن هاوکاران و خۆشەویستان هاوڕێیانمان لە تەلەڤیزیۆنی ڕانیا دوو هاوڕێ بەڕێز و خۆشەویست بەخێر بێن هەمیشە هاوکارن سڵاوڕێز بۆیەوە یاری بەردەوامە یەڵا تۆپ لە ناوەڕاستی یاریگا تۆپ وەردەگیرێ یەڵا ئاسۆ بڕوا تۆپەکە دوور دەخاتەوە بڕوا حسێن تۆپ ئەوەندێکە من دەیبینم هەر لە ئاسمانە یەڵا تۆپ بۆ کوڕانی چوار قوڕنا یاریزان گەیلان بۆ پێشەوە یەڵا بۆ پێشەوە بەڵام تۆپەکە بۆ هەڵدانی لە بەرژەوەندی کوڕانی چوار قوڕنا یاریزانی ژمارە چوار دارەوان هەڵدانەکە جێبەجێ دەکا بۆ ژمارە حەفدە گەیلان یەڵا ئاسۆ گەیلان تۆپ لە ناوەڕاست تۆپ لە ناوەڕاست بۆ چوار قوڕنەیەکان یەڵا بۆ کوڕانی دەشتی بیتوێن هێرشێک بۆ چوار قوڕنا کاپتن داستان لێدانێکی جوان بەڵام داستان ساڵە چەلاوی تۆپەکە دوور دەخاتەوە هەمیشە داستان پاڵەوانی نێو گۆڵ ئەم لێدانە زۆر جوان بوو بەڵام گۆڵپارێزی ناوگۆڵ داستان چەلاوی کۆنتڕۆڵی کرد لێدانی گۆشە بۆ چوار قوڕنا دوور دەخرێتەوە چوار قوڕنەیەکان سوودیان لێ نەبینی یەڵا بۆ ناوەوە دووبارە و سێبارە بۆ چوار قوڕنا سوودی لێی نەبینی تۆپەکە کۆنتڕۆڵ دەکا بڕوا بەڵێ فیکەی ناوبژیوان لە بەرژەوەندی فیکەی ناوبژیوان هەڵدانی لا ئەو هەڵدانی هەمیشە باز دەکەم بۆ یەکەم جار لە یاسەکانی تۆپێ لە ساڵی 1970 جێگیری کراوە تۆپ بۆ کوڕانی ڕانیا داستان یەڵا بۆ یەڵی بەرگری مەترسیدارە گۆڵ بۆ چوار قوڕنا ببینین یاریزانانی چوار قوڕنا گۆڵیان تۆمار کرد دەبینین
ئەم گۆڵە لە فەراغی ئەوەدا دروست بوو کە پاساتێکرا لە نێوان گۆڵپارێز بۆ یاریزانی هێڵی بەرگری. وەرزش دۆستان بینەرانی بەڕێز یانەی چوار قورنا گۆڵی یەکەمی تۆمار کرد. یانەی چوار قورنا گۆڵی یەکەمی تۆمار کرد. وەرزش دۆستان ببینین ئەوە خۆشحاڵی هاندەرانی چوار قورنەیە. گۆڵی یەکەم لە خولەکینۆ تۆمار کرا. گۆڵی یەکەم لە خولەکینۆ تۆمار کرا. ببینن یاریزانانی چوار قورنا داوا لە هەندەرەکانیان دەکەن کە زیاتر جۆش و خرۆشیان هەبێ لە نێو یاریگا. وەرزش دۆستان بینەرانی بەڕێز گۆڵێک بۆ یانەی چوار قورنا. تا ئێستا یاریەکە باشات بوو. یانەی ڕانیە کۆنتڕۆڵ یاریگای کرد بوو. پاساتی جوان، بەڵام هەندێک جار هەندێک هەڵە دروست دەبێتە ئەوەی کە گۆڵ تۆمار بکرێ. ببینن ئەم گۆڵانە ئەم پاساتانە ناکرێ هەر یاریزانێک بێ، هەر گۆڵپارێز یاریانەیەک بێ دەبێت لە کات و سات و شوێنی خۆیدا تۆپەکە دوور خاتەوە، چونکە تۆپ لە نزیک ناوچەی گۆڵپارێز و هێڵی بەرگری مەترسیدارە. یاڵا ئیدریس هونار، ئیدریس هونار، ئیدریس، بەڵێ ئیدریس هونار. یاڵا یاریزانی ژمارە چوار چاوەڕوانیەوە دەکا هەڵدانەکە جێبەجێ بکات. هەڵدانەکە جێبەجێ دەکا. یاریزانی ژمارە چوار بەڵێ دارەوان دووبارە هەڵدانی لا لە بەرژەوەندی کوڕانی دەشتی بیتوێن. هەڵدانی لا دارەوان هەڵدانەکە جێبەجێ دەکا. ئێستا یانەی چوار قورنا بە گۆڵێکی بێ بەرامبەر لە پێشەوەی کوڕانی یانی ڕانیە. تۆپ لە بەرژەوەندی ڕانیە. یاڵا ئیدریس هونار، یاڵا ڕائید، یاڵا ڕاید. بەڵام تۆپەکە لەلایەن یاریزانانی هێڵی بەرگری چوار قورنە کۆنتڕۆڵ دەکرێت بۆ ناوەڕاست. یاڵا بۆ ناوەڕاست. تۆپ لە بەرژەوەندی چوار قورنە. تۆپ لە بەرژەوەندی چوار قورنە. جوانە، دەرکردنێکی جوانە، جوانتر بوو، جوانە، شتی جوان هەر جوانە. یاڵا بۆ چوار قورنە، یاڵا بۆ چوار قورنە. بەڵێ فیکەی ناوبژیوان زانە، فیکەی ناوبژیوان زانە. ئەم یاریزانە گلەی هەبوو ئاراس عەبدوڕەحمان. ئەم یاریزانە گلەی هەبوو. یاریزان دارەوان ڕەسوڵ گفتوگۆ دەکا لەگەڵ ناوبژیوان بەڕێزانە، ناوبژیوانی ناوەڕاست بە هیوای سەلامەتی بۆ گەیلان هەستایەوە. یاریزانی ژمارە 25 دەبینین نزیکە لێدانەکە جێبەجێ دەکات. حەمەیادا یاریزانی پێشووی یانەی ڕانیە. حەمەیادا لێدانەکە جێبەجێ دەکات. یەکێک لە یاریزانە لێهاتوەکان بەرگری کارە پۆڵاینەکە، یەکێکە لەوەی کە ئەزمونێکی باشی لە هێڵی بەرگری هەیە. حەمەیادا ناوبژیوان دەچێ بەرەوڕووی هاندەران و ستافی هەردوولا و هەروە لەگەڵ ناوبژیوانی چوارەم قسە دەکات. لەگەڵ ناوبژیوانی چوارەم بزانین ئایا ناوبژیوانی چوارەم چی بینیوە. ناوبژیوانی چوارەم محەممەد ناچە لەگەڵ ناوبژیوان بەڕێز زادە. یاریەکە ئێستا وەستاوە. وەرزش دۆستان بینەرانی بەڕێز یانەی چوار قورنا بە گۆڵێکی پێ بەرامبەر لە پێشەوەی یانی ڕانیە. یعنی ئەگەر یانەی چوار قورنا تۆی گۆڵەکە خاڵەکانی ئەگەر یاریەکە بەو ئەنجامە بە کۆتایی بێت، بێگومان نزیکتر و نزیکتر دەبێتەوە لەوەی کە هەنگاوێکی باش هەڵبێنێ بەرەو خولی نایاب. یاڵا یاریەکە وەستاوە. ئێستا ناوبژیوان فیکە لێ دەداتەوە. ببینن هاندەرێکی زۆر لە نێو یاریگایە. حەمەیادەش چاڕوانی ئەوە دەکا فیکەی ناوبژیوان گوێبیستی فیکەی ناوبژیوان بێ و لێدانەکە جێبەجێ بکە. یاڵا یادە، بۆ خۆت یادە، بۆ ناوەوە یادە، بۆ پێشەوە یادە. بەڵام هێڵی بەرگری تۆپەکە دوور دەخاتەوە. ئاراس عەبدوڕەحمان ڕائید سوودی لێی نەبینی. یاڵا یادە، دووبارە تۆپ لە بەرژەوەندی یادە، دەیگوازێتەوە یادە. ئێستا تۆپ لە بەرژەوەندی لازۆ. یاڵا لازۆ تۆپ لە بەرژەوەندی خۆتە لازۆ، بۆ ناوەوە لازۆ و سێ یاریزانی چوار قورنە. لێدانی
گۆشە لێدانی گۆشە بۆ یانەی ڕانیە لێدانی گۆشە بۆ یانەی ڕانیە ئێستا یانەی ڕانی دەبێ ئەنجابەکە یەکسام کاتەوە یعنی بۆ ئەوە یانەی ڕانیە بەردەوام بێ لە چێبڕکێکە لەگەڵ سوار قوڕنەی خۆشەویست دەبێ ئەنجابەکە گۆڕانکاری بەسەر بێنێ یاڵا چاڕوانی لێدانی گۆشەی لێدانی گۆشە بۆ کوڕانی ڕانیە بۆ ناوەوە بەڵام هێڵی بەرگری تۆپەکە دوور دەخاتەوە هێڵی بەرگریانی چوار قوڕنا تۆپەکە دوور دەخاتەوە یاڵا هێرشێک بۆ چوار قوڕنا هێرشێک بۆ چوار قوڕنا یاڵا یاڵا هێرشێک بۆ چوار قوڕنا بەترسیدارە ئۆ نزیک بوو گۆڵی دووەم تۆمار بکەن نزیک بوو گۆڵی دووەم تۆمار بکەن بەڵام هێڵی بەرگری یانەی ڕانیا هێرشەکەیان پوچەڵ کردەوە لێدانی گۆشە بۆ چوار قوڕنا لێدانی گۆشە بۆ چوار قوڕنا چوار قوڕنە بە گۆڵێکی بێ بەرامبەر لە پێشەوەیە یعنی 14 خولەک 15 خولەک لە گێمی دووەم بە کۆتاتوە لێدانی گۆشە یاڵا چاڕوانی لێدانی گۆشەین چاڕوانی لێدانی گۆشەین بۆ ناوە یای بەڵام دوور دەخرێتەوە ئێستا تۆپ لە بەرژەوەندی کوڕانی چوار قوڕنا تۆپ لە بەرژەوەندی کوڕانی چوار قوڕنا یاڵا بۆ ناوە هەڵیدایەوە بەڵام هێڵی بەرگری تۆپەکە دوور خستەوە یاڵا سامان تۆپ لە بەرژەوەندی سامان یاڵا سامان دەبێت دابەش بکرێت سامان یا تۆپ نابێت زۆر تاخیر بکرێت سامان بڕوا لێدانەکەی جێبەجێ کرد تۆپەکە دوور خستەوە هاری یاریزانێک نەک بگرار سامان هاری یاریزانێک دەکرێت لە کات و سات و شوێنی خۆیدا پاسەکە بدا تۆپەکە تەواو بکە یاڵا تۆپ لە بەرژەوەندی چوار قوڕنا واتە ماڵی گۆڵ لە بەرژەوەندی چوار قوڕنا تۆپ لە بەرژەوەندی چوار قوڕنا یاری بەردەوامە 16 خولەک تێپەڕی کردووە یانی چوار قوڕنا بە گۆڵێکی بێ بەرامبەر لە پێشەوەی سوپاس بۆ سپۆنسەرمان سنتەری چاوی ڕانیە بۆ نەشتەرگەری چاو واتە بێست ڤیژن و هەروە سوپاس بۆ کۆمپانیای تابنێت بۆ خزمەتگوزاری ئینتەرنێت کە هەمیشە هاوکارە بۆ دابینکردنی هێڵی ئینتەرنێت بۆ تەلەڤیزیۆنەکەمان تۆپ لە بەرژەوەندی ڕانیە فاوڵ یاڵا جێبەجێ دەکات بۆ ئاراس بۆ پێشەوە بەڵام گۆڵپارێز موهەنەد کۆنتڕۆلی تۆپەکە دەکات گۆڵپارێز موهەنەد کۆنتڕۆلی تۆپەکە دەکات بێگومان دەیەوێت تاخیریشیکە ئەوە حەقی هەموو گۆڵپارێزێک یاریزانێکە گۆڵێک لە پێشەوەیە یعنی هیچ پەلەی ناکە پێویست ناکە پەلەی بکە تۆپەکە یاریەکە لە بەرژەوەندی ئەو یانەیەکە لە پێشەوەیە ئیدی یاریزان مافی ئەوەیە حتا سنووری خۆی هەیە تاخیرکردنی سنووری خۆیە ئەگەر تۆپەکە بگرێ و تاخیرکردن سنووری خۆیە و ئەگەر تۆپەکە لەبەر کاچی بێ دەتوانێت زۆر تاخیریکە حتا ئەو کاتێ شوێنەی یاریزانی تیپی بەرامبەر لێ نزیک دەبێتەوە ئەوەش مافی یاریزان و گۆڵپارێزێکە دەبینی یاری بەردەوامە بەڕێز زانا نابژوانی ناوەڕاست ڕێنمایی دەدا دەڵێ یاری بەردەوام بێت ئەگەر یاریەکە یاریزان تاخیریشی بکە ینی تاخیرکردنەکە لە سنووری خۆی دەرچێ لەو کاتی کە بۆی دیاریکراوە بێگومان نابژوان کاتی زیادکرا و ئیزافۆی دەداتێ لێدانەکە جێبەجێ دەکرێت بۆ ناوەڕاست یەڵڵا هاوڕێ سوودی لێی نەبینی هاوڕێ تۆپ لە بەرژەوەندی کوڕانی چوار قوڕنا یاڵا بۆ پێشەوە بڕوا پوچەڵی کردەوە بڕوا بواری ئەوەی نەداکە ئەم یاریزانە سوود لە تۆپەکە ببینێ بێگومان بواری ئەوە نەدا یوسف عەلا سوود لە تۆپەکە ببینێ یاڵا هەڵدانی لەلایەن دارەوان هەڵدانەکەی جێبەجێ کرد تۆپ لە بەرژەوەندی کوڕانی ڕانیە یاڵا ئێستا چوار قوڕنەکان وەریدەگرن یاڵا چوار قوڕنا هێرشێک بۆ چوار قوڕنەکان لە نزیکی هێڵی بەرگری یاڵا چوار قوڕنە بۆ ناوە بەڵام یاریزانی هێڵی بەرگری ئارام بابانی پوچەڵی کردەوە هێرشەکەی پوچەڵ کردەوە ئێستا تۆپ لە بەرژەوەندی کوڕانی چوار قوڕنا یاریەکە بەردەوامە 18 خولەک نزیک دەبینەوە لە 19 خولەک لە گەمی دووەم دەبێ یانەی ڕانیا
پلانی تایبەتیە بێ یا نەیڕانیە ڕاهێنەر دەبێت پلانی تایبەتیە بێ لەوەی کە ئاخۆ چۆن ئەنجامەکە یەکسان دەکاتەوە و هەروە لە بەرامبەردا یانەی چوارقڕنەش پلانی خۆی هەیە گۆڵی زیاتر تۆمار بکە ئەوەش مافی خۆیەتی هەمیشە گۆڵێک جێ ئەوەی نییە کە تۆ پشتی پێ ببەستی ئێستا بۆ هەیە یاریەکە گۆڕانکاری بەسەردا بێ ئەنجامەکە بگۆڕێت چونکە تۆپی پێ بە چرکە و بە ساتە بە لەحزەیە بۆ ئێستا چوارخۆنە لەم پێچ خۆلەکەدا دوو گۆڵی تر تۆمار بکە و بۆ شییانەی ڕانیا ئەنجامەکە یەکسان بکاتەوە و گۆڵی براوەش بکە واتە من دەمەوێت ئەوە بڵێم لە تۆپی پێدا هەموو شتێک واریدە یعنی ئەوەی چاڕوانی نەکەی چاڕوانی بکە یعنی زۆر جار دەبینین لە یاریەکان لە خولەکی 90 گۆڵ کراوە لە خولەکی کاتی زیاد کراوە لە دوو خولەکی کاتی زیاد کراوی ئاخر گۆڵ تۆمار کراوە یاڵڵا تۆم لە بەرژەوەندی بڕوە سامە دەیگواستەوە بۆ بڕوە یاڵڵا بڕوە یاڵڵا بڕوە بزانین با لێمان دیار بێ یاڵڵا بڕوە سوپاس بۆ هاوکارانمان بێسون ئیبراهیم محەممەد مستەفا ڕاستەوخۆ لە نێو یاریگای چوار خوڕدا یاڵڵا بڕوە تۆپەکە بۆ بڕوە تۆب لە بەرژەوەندی کوڕانی ڕانیە یاڵڵا حسێن یاڵڵا حسێن یاڵڵا حسێن بەڵام هێڵی بەرگری چوار قوڕنا پوچساڵی کردەوە هاڵدانی لا لە بەرژەوەندی چوار قوڕنا هاڵدانی لا لە بەرژەوەندی چوار قوڕنا یاڵڵا بزانی چێ تۆپ لە لای ئاراسە ئاراس عەبدوڕەحمان یاریزانی هێڵی بەرگری بینیمان ئەو گۆڵات چۆن لە سەریانەی ڕانیا تۆمار کرد ئیدی هەندێ ڕووداو هەیە هەندێ دیمەن هەیە دەبینین زۆر جار هەندێ هەڵە هەیە دەکرێت لە تۆی پێدا هەموو شتێک دەکرێت بەڵام بەڕاستی دەبێ هێڵی بەرگری گۆپارێز وریا بێت چۆن تۆپەکە دوور دەخاتەوە کەواتە تۆ دەبێ لە کاتێکی هەستیاردا بزانی چۆن پاس دەدەیت چۆن تۆپەکە دوور دەخێوە چۆن یعنی مەترسی دروست نابێت لەسەر هێڵی بەرگری ئەوەی کە من بینیم چۆن دەڵێ هەڵەی گۆڵپارێز و بەرگری کاران بوو بینیمان ئەم پاسانە دەبێت دوور بخرێتەوە یعنی مەرز نییە تۆ پاسکە بدێ یاریزانی بەرگری یان یاریزانی بەرگری وەرگێت کە دەزانی مەترسیدارە تۆپەکە دوور دەخەمەوە زۆر ئاسایە یاری بریتە لەوەی کە پاس بدەی یا تۆپەکە دوور بخێەوە ئەو دوو شتەیە یاڵڵا کاردۆست لەسەر تۆپە کاردۆست لەسەر تۆپە نابژوان زانا ڕێنمایدا بە یاریزانەکان ببینە یاڵڵا کاردۆست یاڵڵا کاردۆست کاردۆست بۆ ناوەوە کاردۆست یاڵڵا بەڵام لاواز بوو لێدانی سەرەکە لاواز بوو ئەگەر ئەم لێدانە لا نزیک باە بێگومان ئەو گۆڵانەی کە لە ڕێی سەرەوە کەلە دەکرێن زۆر مەحاڵە گۆڵپارێز بیگەڕێنێتەوە یعنی گۆڵی سەر چونکە ئاراستەکەی دیار نییە زۆر لە گۆڵپارێزەکان نازانن ئاراستەی گۆڵی سەر لێدانی سەر بۆ کام لایە بە تایبەتی ئەگەر زۆر نزیک بێ یاڵڵا تۆپ لە بەرژەوەندی کوڕانی چوار قوڕنا یاڵڵا لێدانەکە جێبەجێ دەکرێت بۆ ناوە لێدانەکە جێبەجێ دەکرێت بۆ ناوە یاڵڵا هاوڕێ بەڵێ ساڵانی ڕابردوو من گۆڵێکم کردووە بە کەلە بەسەر ئەو بەڕێزانێ ئەو یاریزانانەیان ئەوان دەرانەی کە لە یاریگای چێوەڕەش بوون لە یەکێک لە خولەکان کە بۆ ساڵیادی وەرزشکاری دێرین ئەستێرەی دیاری تۆپەی ڕانیا مامۆستا و ڕاهێنەر خوالی خۆش بوو ئینشاڵڵا ئازاد میرزا واتە ئازادە ڕەش ڕێکخرابوو یەکێ لە یاریە کۆتاییەکان لە نێوان تیپی دابان و تیپی پێنجی ئازاد بوو یاری کۆتایی بوو یاریەکە هیچ بە هیچ بوو من تۆپێکم بواتەوە بێگووان من یاریزانی هێڵی بەرگری بوو ئەوەی من بناسێ دەزانێ یاریزانی هێڵی بەرگری بووم لە ناوەڕاستی یاریگا تەقریبەن بە سەر تۆپێکم لێدا ئەوەی ڕاستی بێ من ویستم تۆپەکە بدە بە هێرش بەر بەڵام کە ئاوڕم دایەوە تۆپەکە لە گۆشەی گۆڵەکە بوو ئیدی کاتێکی خۆش بوو بەڕاستی ئیدی یاریەکەمان بردەوە بە ئەنجامی 1-0 خولەکەمان جامەکەمان بەدەستێنا یاڵڵا یاری بەردەوام یاری بەردەوەمە تۆپ لە ناوەڕاستی یاریگا
یاڵا ئاسۆ لێ نزیک بوو یاڵا بۆ کوڕانی ڕانیا حسێن عەلی حسێن یاڵا حسێن بۆ لازۆڵی داتەوە یاڵا ناوەڵا جێگر بوو هەڵدانەوەکە ئەگەر هەڵە نەبم جێگر بوو ئێستا دەبینین لازۆ نزیکە چونکە لازۆ هەم لە ڕاست هەم لە چەپ یاری دەکا ئیدی هەروەمزانی بوو لازۆ تۆپەکەی هەڵدایەوە چونکە ڕاهێنەر مامۆستای بن هەمیشە باسی ئەوم کردو هەم بە هاوڕێ هەم بە لازۆ چەپ و ڕەست یاریان پێ دەکا وەکو لە باڵەکان یاڵا تۆپ لە بەرژەوەندی کوڕانی چوار قوڕە لێدانەکە جێبەجێ دەکرێت یاڵا دەگەڕێتەوە لە ناوەڕاست تۆپ بۆ ئیدریس هونەر دابەشی دەکات بۆ لازۆ ئیدریس هونەر دابەشی دەکات بۆ لازۆ یاڵا لازۆ تۆپ لە بەرژەوەندی تۆی لازۆ یاڵا لازۆ بزانین ناوبژیوان دەڵێ با یاری بەردەوام بێ ناوبژیوان دەڵێ بە یاری بەردەوام بێ بۆ پێشەوە یاڵا ئۆفساید یاریزان لە هێڵی دژە خەت وان دژە یاریزان لەو هێڵەیە کە دیاری کراوە بۆ ئۆفساید یاڵا بڕوا بۆ لازۆ بەڵێ هەڵدانی لا جێبەجێ دەکا بۆ بڕوا وەرزش دۆستان بینەرانی بەڕێز خۆشەویستان هەندەرانی ڕانیە و چوار قوڕە لە هەر شوێک بن سڵاو ڕێز و خۆشەویستی تەلەڤیزیۆنی ڕانیە ئێستا یانەی چوار قوڕنا بە گۆڵێکی بێ بەرابەر لە پێشەوەی یانەی ڕانیەوەیە واتە یاریزانانی کلیلی دەروازە بە گۆڵێکی بێ بەرامبەر لە پێشەوەی یاریزانانی دەروازەی ڕاپەڕینن ئەوە یاریەکە بەردەوامە ببینن یاریەکە بەردەوامە یاڵا بڕوا ئاراس بۆ سامان یاڵا سامان کاپتن سامان یاڵا کاپتن سامان بەڵێ لێی هەیە دەڵێت دەبوو بۆ پێشەوە باە بۆ بەرقاچم باە واتە یاریزان داوای ئەوە دەکە هەمیشە تۆپەکە بکەوێتە بەرقاچ بەڵام دەبێت یاریزانی شەقاوێک هەوڵ بدە بۆی بگا بە تۆپەکە یعنی ئەو تۆپە زۆر جار ڕاستەخۆ نایەت بە قاچ یاریزانەکە بنووسێت دەبێت یاریزانیش هەوڵی تۆپەکە بدە یاڵا یاری بەردەوامە کوڕانی چوار قوڕە یاری بەردەوامە 26 خولەک نزیک دەبینەوە لە 27 خولەک لە گێمی دووەم موهەنەد جەبار ماڵی گۆڵ لە بەرژەوەندی چوار قوڕە یاڵا یاریەکە لەم 20 خولەکەی کەماویەتی لەم 19 خولەکەی کەماویەتی دەبێ هەردوو لا بزانن چۆن مامەڵە دەکەن و یانێ ڕانیە بە تایبەتی کە گۆڵێکی لێ تۆمار کراوە دەبێت هەوڵی ئەوە بدات چۆن یەکسانی دەکاتەوە وە لە بەرامبەریشدا یانەی چوار قوڕنا بێگومان دەستەوەستان ناوەستێ هەوڵی گۆڵی زیاتر دەدا یاڵا بەڵام فیکەی ناوبژیوان لە بەرژەوەندی کوڕانی ڕانیە تۆپ لە ناوەڕاست وەری دەگرێتەوە چوار قوڕنە وەری دەگرێتەوە ئێستا بۆ ڕانیە یاڵا ناوبژیوان دەڵێ بە یاری بەردەوام بێ هەڵدانی لا کوڕانی ڕانی وەری دەگرێت یاڵا ئیدریس هونار یاڵا سامان بۆ کاردۆست یاڵا کاردۆست بزانی کاردۆست ئەنجامی ئەو تۆپا بەکوێ دەکات کاردۆست یاڵا بۆ حسێن عەلی یاڵا حسێن دەیگەڕێنێتەوە بۆ ئیدریس یاڵا دووبارە بۆ هاوڕێ تۆپ لە بەرژەوەندی چوار قوڕنا یاڵا تۆپ لە بەرژەوەندی ڕانیە یاڵا ئیدریس هونار ئەو تۆپە نابێت تاخیر بکرێ ئیدریس هونار دەبوو دابات بە بڕوا بۆشی وە کردوویەوە یاڵا تۆپ لە بەرژەوەندی چوار قوڕنا کوڕانی ڕانی وەری دەگرنەوە یعنی هەمیشە باسی ئەو دەکەم دەبێت تۆپەکە دەکات و لە سات و
یعنی کاتی گونجای خۆیدا تۆپەکە دابش بکرێ گرنگجی پاس لەوەیدایە یاڵڵا تۆپ لە بەرژەوەندی بڕوە تۆپ لە بەرژەوەندی بڕوە کاپت سامان لە ناوەڕاست وەری دەگرێت کاپت سامان جوانە تۆپ بۆ یاریزانی ژمارە حەوتی ڕانیە بەڵێ لە گێمی دووەم بەڵێ لە گێمی دووەم هاتۆتە ناوە مەیسەم بەڵێ ژمارە حەوت لە گێمی دووەم هاتوتەوە ناوە ئێستا گۆڵپارێز دەبینین گۆڵپارێز لەگەڵ نابژیوان گفتوگۆ دەکا یاریزانێکیش دوور بە دوور دەبینین کەوتووە بزان کام یاریزانە ئەگەر هەڵە نەبم دوورە لای من دوورە لەبەرەوەی وەرزش دۆستان بینەرانی بەڕێز بەڕاستی من لە شاشەیەکی بچووکی کۆمپیوتەرەوە سەیری یاریەکە دەکەم یعنی شاشەکە بۆتە چوار بەشێکیان شاشەیەکی ترە بەشێکتر شاشەیەکی ترە و لە خوارەوەش هەندێک نووسین و ئەو بابەتانەیە بەڕاستی ینی مەبەستم ئەوەی بڵێ ئەو یاریزانە دوور بوو شاشەکە لە بن بچووکە هەمەیادە لێدانەکە جێبەجێ دەکات هەمەیادە لێدانەکە جێبەجێ دەکا تۆپ لە بەرژەوەندی کوڕانی سوار قوڕنا یاڵڵا تۆپ لە بەرژەوەندی کوڕانی سوار قوڕنا لێدانەکەی جێبەجێ کرد یاڵڵا یاڵڵا یاڵڵە چوار قوڕنا پاسات لە نێوان یاریزانانی چوار قوڕنا پاسات لە نێوان یاریزانانی چوار قوڕنا تۆپەکە دەگەرێتەوە بۆ ناوەڕاست مەترسیدارە بەڵام بڕوا مەترسیەکە پوچەڵ دەکاتەوە کاریگەریەکەی نامێنێ زۆر بە جوانی بڕوا تۆپەکەی وەرگرت بڕواایەکێکە لەو یاریزانانەی لە هێڵی بەرگری هەمیشە تایبەتمەندی خۆی هەیە زۆرترین تۆپ دەپسڕێنێ یاڵڵا تۆپ لە بەرژەوەندی دارەوان ڕەسوڵ یاڵڵا هێرچێک بۆ چوار خۆنا ببینن بڕوا پوچەڵی کردەوە دووبارە و سێبارە و چوار بارە یاڵڵا یاری با بەردەوام بێ ناوبژیوان دەڵێ بە یاری بەردەوام بێ ماڵی گۆڵ بۆ ڕانیە یاڵڵا ماڵی گۆڵ بۆ ڕانیە تۆپەکە دوور دەخرێتەوە سامان دووری دەخاتەوە ئێستا لە ناوەڕاست یاریگایە یاریەکە لەم چون خولەکە زیاتر لە ناوەڕاستە بەڵام لە هەلێکدا کە یاریزانانی چوار قوڕنا هەلەکەیان قۆستەوە دەتوانم یاڵڵا بۆ بەترسیدارە بۆ چووی ڕانیە ئەوە چی بوو نزیک بوو لەوەی گۆڵ تۆمار بکرێ زۆر بەترسیدار بوو بەڵام فیکەی نابژیوان لە بەرژەوەندی یاریزانی یانەی چوار قوڕنا دەبینین دوو یاریزان کەوتووە بێستون ئەگەر جارجارە زووبێک بکەی زۆر باش دەبێت یعنی زووبێکی بچووک بکەی زۆر باش دەبێت بێستون ئێستا دەبینم دوو تا سێ یاریزان کەوتووە بەڵام بەڕاستی نازانم یاریزانەکان کام یاریزانە بەڵێ ئەوە یەکێکیان سوپاس بۆ خوا وردە هەڵدەستێتەوە هەمیشە ئەو یانەی کە گۆڵ تۆمار دەکات ئەو یاریزانەی کە گۆڵیان هەیە لەو کاتە حساسانەدا یعنی حتا ئەگەر بەرکەوتنەکە بۆ جۆرەش نەبێ پێشی نەکەوێ خۆی بەردەداتەوە ئیدی ئەو مەکرونازە بۆ هەموو یاریزانێک وایە بە تایبەتی ئەوانەی کە ئەو یانەی کە گۆڵی تۆمار کردووە یعنی ئەو تەمسیلکردنە هەیە ئەو نمایشە هەیە یاڵە بڕوە هاڵدانی لا لە بەرژەوەندی یانەی ڕانیە ڕانیە تۆپ بۆ حسێن یاڵڵا حسێن دەیگەڕێنێتەوە بۆ بڕوا دووری دەخاتەوە یاڵڵا تۆپ لە بەرژەوەندی کوڕانی چوار قوڕنا موهەنەت کۆنتترۆلی تۆپەکە دەکات موهەنەت تا ئێستا گۆڵەکەی با خاوێنی بە پاچی هێشتۆتەوە گۆڵی لێ تۆمار نەکراوە مەبەستم لەو یاریەیە ئەگەر نا مەبەستم لە یاریەکانی تر نییە وەکو باسم کرد هەمیشە یاریەکە زیاتر بەهێزی بەخۆی دەبینێ هەتا کۆتایی بەرەو کۆتاییەکان بڕوا بێزی بەخۆی دەبینێت ببینن یانەی چوار قوڕنا ببینن هاندەرانی یانەی چوار قوڕنا لە یاریگای چوار قوڕنا دەبینین یاریگا شوێنی نەماوە بێگومان
هاندەرانی چوار قوڕنەش هەروەکو هاندەرانی یانێڕانیا هاندەرانێکن هەمیشە لە یەکەم خولەکی سەرەتاوە تا کۆتایی تەواو دەبێت هانی یانەکەیان دەدەن. بێگومان هەمیشە هاندەر ڕۆڵی تایبەتی هەیە، هەمیشە هاندەر ڕۆڵی تایبەتی لەوەی کە عەزمی یاریزانەکان بەرز بکاتەوە کە جۆش و خرۆش بەنێو یاریگا بدا. ئینجا دەبینین ئێستا گوێمان لێ، گوێمان لە ئەو دەنگەیە کە هەمیشە هاندەران بەکاری دێنن. دەبینین دوو یاریزان لە دوورەوە لە پشتەوەی خەت یاریگا ئیحما دەکەن، خۆیان گەرم دەکەن بۆ چوونە ناوە. سوپاس و پێزانین بۆ سپۆنسەری سەرەکی سنتەری بێس ڤیژن بۆ نەشتەرگەری چاو و هەروە کۆمپانیای تابنێت کە هەمیشە بە بەردەوامی هاوکاری تەلەڤیزیۆنە و هێڵی ئینتەرنێتی بێ بەرامبەر دابی کردووە. سوپاس و پێزانین بۆ کۆمپانیای تابنێت. یاری بەردەوامە، یاڵڵا یاری بەردەوامە. 35 خولەک 35 خولەک ئاخۆ بزانین یانێڕانیا گۆڵ یەکسانبوون دەکاتەوە یان سوار قوڕنا سێ خاڵی جوان، سێ خاڵی گرنگ، سێ خاڵی بەسوود بۆ سەر خاڵەکانی زیاد دەکات. یاریزان کەوتووە، بەڵێ یاری نابژوان، فیکەی نابژوان لە بەرژەوەندی کاپتن سامان بورهان. یاڵڵا یاریزانش کەوتووە، نابژوان چوو بەرەو ڕووی. بەڵێ بێگومان حتا ئەم یاریزانە ئەگەر بە درەنگەوە شەستێتەوە نابژوان کاتەکە نابژوانی چوارەم هەمیشە کات دەکرێتەوە. دیدی نابژوانی چوارەم نابژوانی ناوەڕاست ئاگادار دەکاتەوە. بۆ نمونە دەڵێ سێ خولەک یان چوار خولەک یان دوو خولەک. ئیدی زۆر تاخیرکردن بەو جۆرە یعنی ئەو سوودەی نابێ، یعنی حتا تۆ بە پێنج بکە یاڵڵا تۆب لە بەرژەوەندی کوڕانی ڕانیە. بەڵام موهەنات تۆپەکەی کۆنتترۆل کرد، موهەنات تۆپەکەی کۆنتترۆل کرد. دەبینین مەیسەم لەگەڵ ڕایت یاریزانانی یانی ڕانی لەگەڵ لازۆ دەبینین تۆپەکە دوورخایەوە، بڕوا بە سەر دووری دەخاتەوە. یاڵڵا دووبارە بڕوا حسێن ناسراوە بە بڕوا ماریۆ، بڕوا حسێن ناسراوە بە بڕوا ماریۆ. یاڵڵا تۆپ لە بەرژەوەندی کوڕانی ڕانی هەڵدانی لا، بەڵام گۆڕانکاری هەیە، گۆڕانکاریە لە ڕیزی یاریزانانی یانەی ڕانیە. دەبینین کارزان باپیر و هەروە یاریزانی ژمارە 27 لە ڕیزی یانەی چوار قوڕنا دەچێتە دەرەوە. بەڵێ یاریزانی ژمارە 27 یوسف عەلا ئەوە لە ڕیزی یاریزانانیانی چوار قوڕنا. کارزان باپیریش خۆی ئامادە کردووە، کارزان باپیر بۆ ناو یاریگا. یاڵڵا حسێن بۆ لازۆ، یاڵڵا لازۆ. بەڵام سوودیان لە تۆپەکە نەبینی، لازۆ لەگەڵ حسێن سوودیان لە تۆپەکە نەبینی. بەڵێ لە ئێستادا دەبینین ڕاهێنەران لەو 6-7 خولەکەی ماوە دەبێ حسابی خۆیان بکەن. یاڵڵا تۆپ لە بەرژەوەندی کوڕانی چوار قوڕنا، تۆپ لە بەرژەوەندی کوڕانی چوار قوڕنا. گەیلان تۆپەکە لە بەرژەوەندی گەیلانە، سامان وەری دەگرێ. فیکەی ناوبژوان بزانین سامان گەیلان بورهان لەگەڵ بڕوا. گەیلان بەرەو ڕووی بڕوا دەچێ هەڵی دەستێنێتەوە. یاڵڵا کاردۆس تۆپەکە دەدا بە سامان، دەیگەڕێنەوە بۆ کاردۆس. یاڵڵا تۆپ لە بەرژەوەندی ئارێس بۆ حسێن بۆ پێشەوە. یاڵڵا مەیسەم بۆ لازۆ یاڵڵا لازۆ هێرشێک لە باڵەکان هەڵێداتەوە بۆ ناوە. یاڵڵا بەڵام ڕای سوودی لێ نەبینی. تۆپ لە بەرژەوەندی کوڕانی چوار قوڕنا. نابژوان دەڵێ بە یاری بەردەوام بێ. تۆپ لە بەرژەوەندی کوڕانی چوار قوڕنا. یاڵڵا گەیلان بورهان. تۆپ دووبارە بۆ گەیلان بورهان.
یەڵا تۆپ لە بەرژەوەندی هاوڕێ جەلال بۆ گەیلان یەڵا گەیلان بەڵام فیکەی نابژیوان فاوڵ لە بەرژەوەندی بڕوا ئەگەر هەڵە نەبم کارتی زەرد چونکە فیکەکە بەو جۆرە بوو کە کارتی زەردە دەبینین یاریزانە یەدەکەکان ئەو یاریزانی خۆی ئامادەکردووان نابژیوان ئاماژیان پێدا دەڵە بابێنە ناوە یاریزان گەیلان کەوتووە لەگەڵ بڕوا ئەم فیکەیە لە بەرژەوەندی بڕوادا بوو ئەم کارتی زەردەش ئەگەر هەڵە نەبم بۆ گەیلانە چونکە گەیلان بۆ تۆپەکە زۆر بە خێرایی چوو تۆپەکە تا ڕادەیەکی باش لە ژێر قاچی بڕوادا بوو ئیدی گەیلان هەرقەلەی بۆ دروست کرد و بە دڵنیاییەوە هەستێتەوە ئەم کارتەی ڕوبەڕوو دەبێتەوە ئیدی هەڵا چاوەکەم زوو خێرا هەستەوە بە بەڵێ کارت بۆ گەیلان کارتی زارد بۆ گەیلان یەڵا دەبینین گەیلان هەستایەوە وافیکەی نابژیوان فاوڵ لە بەرژەوەندی یانەی ڕانیا کاردۆست فاوڵەکەی جێبەجێ کرد یەڵا نابژیوان دەڵێ پەلەمەکە لە کاتی فیکەدا لێدانەکە جێبەجێ بکە دەبێت نابژیوان ئەو ناوە بنووسێەوەی کە کارتی داوەتێ اینجا بە ئارەزووی خۆی کە کاری تەوابوو فیکەکە لێ دەدا گرین کاتەکەیە یەڵا تۆپ لە بەرژەوەندی ڕانیا تۆپ لە بەرژەوەندی ڕانیا یەڵا کوڕانی ڕانیا دانەر بۆ سامان یەڵا هێرشێک بۆ ڕانیا یەڵا یای ئۆ ماترسیدار مسودی لێی نەبینی یانێ ڕانیا ئەم هەلانە زۆر بە زەحمەت هەڵدەکەون لە کاتی چەند چێل خولەک لە خولەکی چێل دەبوو ئەو کاتێک کە ڕای تۆپەکە هەڵدەداتەوە ئەم یاریزانە زۆر بە وریایەوە مامەڵە لەگەڵ تۆپەکە بکە ئیدی ئەوە دادنادا یاریزانەکە دەست بۆ پشتی سەرەوە ببێتێ و ڕایگری ئاوا ها یاریزان دەبینم هاوڕێیە دەستی لە پشتەوەی خۆی گرتووە ئەمە کەواتە نیشانی ئەوەیە دەڵێ ئای چیم سووتان ئای چیم لە کیش چوو سیم بۆ هەڵکەوت گۆڵم تۆمار نەکرد ئیدی یاریش ئەو دو سێ فرسەیە تۆ ئەگەر لەو دو سێ فرسەیە هەلەکان نەقۆزیتەوە تیپی بەرابەر هەر دەقۆزێتەوە یەڵا یاری بەردەوامە کوڕانی ڕانیا یەڵا فشار یەڵا بەڵام لێدانی گۆشەیان ماڵی گۆڵ زانین بڕیاری نابژیوان ببینە ئام یاریزانە دەچێت لێدانی گۆشتەکە جێبەجێ بکە بەڵام نابژیوان پێی دەڵێ سەیریکە دوو تۆپ دەبینی تۆپێک لای موهەنەدە تۆپێکیش لای لێدانی گۆشەیە کەواتە بڕیاری نابژیوان دروستە ئەو بڕیار دەدا ماڵی گۆڵ لێدانی گۆڵ بۆ کوڕانی چوار قوڕە لە کۆتایی نزیک دەبینەوە کوڕانی ڕانیا ئەم دوو هەلەی بویان هەڵکەوت هەلەکەیان نەخۆستەوە یەڵا تۆپ لە بەرژەوەندی چوار قوڕنا بەڵام کاردۆست لەگەڵ ئاراس عەبدوڕەحمان نزیکن نابژیوان دەڵە بە یاری بەردەوام بێ ئام یاریزانە داوای فاوڵ دەکات بەڵام زانی بڕیاری نابژیوان سەبارەت بە بەم دیمەنە چی دەبێت سەبارەت بەم جوڵەی ئەم یاریزانە بەڵێ ئەم یاریزانە کەوتووە هەمیشە باس لەوە دەکەم نابێت دەبێ ئارام بن ئیدی لەوێ نابژیوان بڕیار دەدا ئیدی دەبێ ئارام بن ئارامی گرینگە بۆ یاریزان هەتا ئەگەر ئەو یاریزانە تەمسیل بکات نابژیوان نزیکە نابژیوان بڕیار دەدا نابژیوان کاتەکە ڕادەکرێت یعنی ئیدی چەند خۆی تاخیر بکە بە کاتەکە قارەبوو دەکرێتەوە بەڵام کە ئەوەی گرینگە توند و تیژی نەبێ بەڵێ کارتی زەرد بۆ هەردوو یاریزان بۆ ئاسۆ سەید محەممەد و ئاسۆ سەید محەممەد لەگەڵ ئارێس کارتی زەردیان وەرکرد کەواتە هەندی حاڵەتێ دەبێ یاریزان ئارام بێ یەڵا لازۆ هەڵدانەکە جێبەجێ دەکات لازۆ یەڵا تۆپ بۆ هاوڕێ کوڕانی چوار قوڕنا یەڵا تۆپەکە دوور دەخرێتەوە لەیان ساڵح دووری دەکاتەوە یەڵا داستان دابەشی دەکات دەیگوازێتەوە بۆ ئارام
یاڵە داستان بۆ هێڵی بەرگری یاڵە یاریزانی هێڵی بەرگری ئارام بابانی ئارام بابانی دەیدا بە دانەر بەڵام دانەر سوودی لێ نابینێ وەرزش دۆستان بینەرانی بەڕێز 44 خولەک تێپەڕی کرد 44 خولەک فەرمونون 43 59 چرکە ئێستا بوو بە 44 خولەک و 5 چرکە کەواتە یەک خولەک لە کاتی ئاسایی و یاسای یاریەکە ماوە دەبینین یاریگای چوار قوڕنا پڕیەتی لە هاندەران بێگومان هاندەرانی چوار قوڕنا خۆشحاڵن بێگومان هاندەرانی چوار قوڕنا خۆشحاڵن بەو ئەنجامە بەڵام ئەوە یاریە ئەوە یاریە بۆی هەیە ئەنجامەکە یەکسان بکرێتەوە بۆی هەیە چوار قوڕنە گۆڵی زیاتر تۆمار بکە بەڵام ئەوەی گرینگە دەبێ یاریزانانی پێشەوە لای باڵەکان و ناوەڕاست کە ئەوانە زیاتر نزیکن لە گۆڵەکان بەڕاستی ئەو هەلانە دەبێ بخۆزنەوە هەل نابێت لە کیس بدرێت چونکە لە یاری تۆپی پێدا زۆر جار هەلەکان دێنە پێش تۆ دەبێ یاریزان گۆڵ تۆمار بکە سوپاس و پێزانین بۆ سەرجەم هاوڕێیان و خۆشەویست ئەو بینەر و بەڕێزانی کە لە چایخانەکانی شەقامی گوڵەباغ لە چایخانەکانی شەقامی گوڵەباغ سەیری یاریانی ڕانیە و چوار قوڕە دەکەن سڵاو و ڕێز و خۆشەویستی بۆ سەرجەم چایخانەکانی شەقامی گوڵەباغ بۆ بینەران بۆ هاندەران بۆ هەموو بەڕێزانە یاڵا لێدانی گۆشتە بۆیانێ چوار قوڕنا هێڵی بەرگری دووری دەخاتەوە یاڵا بۆ کوڕانی چوار قوڕنا هێرشێک لە باڵەکان بەڵام لا زۆ نزیکە هەڵدانی لا بۆ یانی ڕانیە دەیدا بە سامان یاڵە کاپتن سامان دووری دەخاتەوە دەیدا بە ئارام کۆنتڕۆلی ناکە یاڵە تۆب لە بەرژەوەندی کوڕانی چوار قوڕنا لە ناوەڕاست یاڵە سامان تۆپەکە دوور خرایەوە تۆپەکە زیاتر ئەوەی کە من باسی دەکەم یعنی بەجددی چەند لە سەر ئەرز یاری پێکراوە تۆپەکە دوو هەندە لە ئاسمان یاری پێکراوە چونکە دەبینی کە گۆڵ تۆمار کراوە چوار قوڕنا بواری ئەوە نادا کە بەڕاستی تۆپ ڕابگرێت یعنی مەترسی لەسەر خۆی دروست ناکە گۆڕانکاریە بزانین ئەوە دەبینین یاریزانێکی تر دەبینین خۆی بەرداوەتەوە ئێستا ناوبژیوان بڕیاریەوە دەدا بزانین ئەوە ناوبژیوان هات بزانین ئەم یاریزانە چی کێشەیەکی هەیە لا زۆ نزیکە بە یاریزانەکە دەڵێ هەستەوە ببینن زۆر بە خێرایی هەستایەوە زۆر بە خێرایی هەستایەوە یاریزانە یاڵە تۆپ لە بەرژەوەندی ڕانیە بەڵام چوار قوڕنا دووری دەخاتەوە ببینین ئەوە یاریزانێک تریش خۆی بەردایەوە اینجا بۆ یاری چوار قوڕنە نا ئەوە ئەو دیبەنانە و حاڵەتانە هەیە هەموو یاریزانەکان کە گۆڵ لە پێشن ئەو دیبەنانە دەبینین بەڕاستی یعنی زۆر جار یعنی هیچ لە گۆڕێنیە یاریزانەکە یعنی حتا پێکانی نییە حتا تووشی گرژبوونی ماسوولکان نابێت بەس بۆی کاتەکە تاخیر بێت ئیدی خۆی بەردەداتەوە ئیدی ئەگەر پێنج چرکە خۆی تاخیرکە بۆ ئەو زۆرە یاڵا لێدانەکە جێبەجێ دەبێت هەمەیادە یاریزانی ژمارە 25 خاوەنی یەک گۆڵە هەمەیادە دووری دەخاتەوە یاڵا بۆ لایەکان هەڵدانی لە بەرژەوەندیانی ڕانیە هەڵدانی دووبارە و سێبارە سڵاو و ڕێز و خۆشەویستی بۆ هەموو هاندەرێک لە هەرچوێک بن بۆ بینەرانی بەڕێزمان لە ناوەوە لە دەرەوەی کوردستان وەکو باسم کرد لە شەقامی گوڵەباغ لە شەقامی سەرشەقام لە شەقامی گوڵەباغ لە ڕانیە سڵاو ڕێز بۆ سەرجەم چاخانەکان سەرجەم گەستخانەکان سڵاو ڕێز و خۆشەویستی تەلەڤیزیۆنی ڕانیە بۆ ئێوە سڵاو ڕێز و خۆشەویستی تەلەڤیزیۆنی ڕانیە بۆ هاندەرانی چوار قوڕنە و ڕانی لە هەرچوێک بن هێرشێک بۆیانی ڕان چوار قوڕنا یاڵە هێرشێک بۆیانێ چوار قوڕنا یاڵە هێرشێک بۆیانێ چوار قوڕنە بەڵام تۆپەکە کۆنتڕۆڵ دەکرێت تۆپەکە کۆنتڕۆڵ دەکرێت یاڵە تۆپ لە بەرژەوەندی لازۆ
وەرزش دۆستان بینەرانی بەڕێز لە کۆتایی نزیک دەبینەوە لە کۆتایی نزیک دەبینەوە لە کۆتایی نزیک دەبینەوە بزانین ناوبژیوان چەند کاتی زیادکراوی دەداتێ کاتی زیادکراو ئەنجام یاری 1-0 بۆ 4 خوڕنا موهەنات لێدانەکە جێبەجێ دەکا یاڵڵا موهەنات یاڵڵا لە کۆتایی نزیک دەبینەوە دەبینین یانەی 4 خوڕنا پێشەنگی ڕیزبەندیەکە پێشەنگی کۆمەڵەکەی خۆی زیاتر بەهێز دەکات بۆ 32 خاڵ ئێستا شەر 29ە تا فیکەی ناوبژیوانمان گوێ لە نەبێت ئەو 32 خاڵە جێگیر ناکرێت ئەو 32 خاڵە جێگیر ناکرێت ببینن یاریزانان دەستەی یا ڕاهێنەر و یاریزانە هێدەکانی 4 خوڕنە دەبینین کە ئاماژە بۆ هاندەرانیان دەکەن دەڵێن هەمیشە بە بەردەوام بێت جۆش و خرۆش هەمیشە بەردەوام بن لە هاانی یاریزانەکان وەرزش دۆستان بینەرانی بەڕێز یاری بەردەوامە یاریزانێکی تر کەوتووە بەڵام ناوبژیوان بەڵێ گەیلان هەستایەوە حەمەیادە لەسەر تۆپەکەیە یاڵڵا حەمەیادە ژمارە 25 یاریزانی بەتوانێ هێڵی بەرگری یاڵڵا حەمەیادە پاسەکە دەدا بۆ ناوەڕاست بۆ لایەکان تەواوی دەکا بەڵام بەرزە وەرزش دۆستان بینەران خۆشەویستان چاڕوانی فیکەی ناوبژیوانین ئای ئەو هەلانەی یانێ ڕانیە لە کیسی چوون بەڕاستی دووبارە نابنەوە بەڵێ بینەران وەرزش دۆستانی عزیز خۆشەویستان بە فیکەی ناوبژیوان بەڕێزانە گێمی دووەم بە کۆتایی هات ببینن ئەوە خۆشحاڵی یاریزانەیە دەکان و هاندەرانی یانەی 4 خوڕنەیە لە نێو یاریگای 4 خوڕنا وەرزش دۆستان ئەم یاریە بەهێزە ئەم یاریە بە ئەنجامی 1-0 بە کۆتا هات ببینین دیارە ڕوبەڕووبوونەوەیەکەیە بە هیوای سەلامەتی هیوادارین هیچ کێشەیەک دروست نەبێت سیرکە ببینین ئەو بەڕێزانە و یاریزانەنە دوور دەخەنەوە ئەگەر هەڵە نەبم سەرۆکی یانەکە بەڵێ ئەگەر هەڵە نەبم یاریزانەکان دوور دەخاتەوە ئەو بەڕێزانەش دەستەی یانەی 4 خوڕنا ئەگەر هەڵە نەبم بەڕێز هاکارین بینی دەبینین مام ئاواتوان دەستەی یانی ڕانیش یاریزانەکانیان گرتووە هەوڵی ئێوە دەدەن کۆنتڕۆل یاریەکە بکەن کە شەڕ و ئاژاوە ڕوونەدا هیوادارین هیچ ڕوونەدا و ببینن دەبێ یاریزانانی یانی 4 خوڕنە و هاندەرانی 4 خوڕنە و دەستەی بەڕێوەبەری 4 خوڕنە ئەوان ئارامتر بن لەبەرەوە ئێستا ئەم یاریە لە بەرژەوەندیوان بە کۆتا هاتووە و بەگشتی هیواداری هیچ ڕوونەدا بەگشتی پێمان خۆشە وەرزش هەمیشە بە جوانی بێنێتەوە ئیدی 4 خوڕنا یاریەکەی بردەوە پیرۆزی بێ 3 خاڵی گرنگی بۆ خۆی مسۆگەر کرد و سڵاو ڕێز و خۆشەویستیمان بۆ سەرجەم هاندەرانی ڕانیا سەرجەم هاندەرانی 4 خوڕنا وەرزش دۆستان 2 و 3 بارە پیرۆزبایی لە یانی 4 خوڕنە دەکەین و پیرۆزبایی لە یانی ڕانیش دەکەین ئێستا یاریەکان بەردەوامی هەیە تۆ 3 یاریتریان ماوە ئەم 3 یاریە زۆر ئەنجامەکان دەگۆڕێت لێرەدا سڵاو ڕێز و خۆشەویستیمان سڵاو ڕێز و خۆشەویستی برای بەڕێزمان بێستون ئیبراهیم کاک محەممەد مستەفا بەڕێز خۆشەویست کاک بەڵبند ڕاستەخۆ لە تەلەڤیزیۆن و لەگەڵ سڵاو ڕێز و خۆشەویستی براتان عوسمان ئەحمەد هاتینە کۆتایی ئەم پەخشەی ئەم ڕۆمان و 2 و 3 بارە سڵاو ڕێز و خۆشەویستیمان بۆ هەمووتان تا یاریەکی تر 2 3 بارە سڵاو کاتێکی خۆش هەمیشە سوپاس بۆ کۆمپانیای تابنێت کاوکاراس سپۆنسەری سەرەکیمان بێست ڤیژن و سوپاسیش بۆ بەرخی بابی لێرەدا هاتینە کۆتایی 2 و 3 بارە پیرۆزە لە
یانەی چوار قڕنا و هەروە بە هیوای سەرکەوتن بۆیانی ڕانیش لە یاریەکانی داهاتوو سڵاو ڕێز کاتێکی خۆش بۆ هەموو لایەک. بەداخەوە لە ناو یاریگا شەڕەبەر لە نێوان هەندەرانی هەردوویانەی ڕانە و چاقڕنا دروست بووە بۆ هیوایە هەموو لایەک سەلامەت بن داوا دەکەین بە دوور بن لەم گیانە ناوەردیشتێنە بۆ داوا ناخوازراوانە. مژدا بۆ یەکەمین جار لا بتوێن و پشدەر سەنتەرێکی تایبەت بە نەشتەرگەری چاو و چارەسەری هەموو نەخۆشیەکانی چاو لە شاری ڕانیا کرایەوە. لەمە دوا پێویست ناکا بۆ ئەنجامدانی نەشتەرگەری و پشکنینەکانی چاو ڕووکێ شارەکانی تری هەرێم و دەرەوەی کوردستان. ئێستا لە سەنتەری چاوی ڕانیا بێز ڤیژن بە سەرپەرشتەی پزیشکانی بە توانای خاوەن بڕوانامەی ناوخۆی و بیانی نەشتەرگەریەکانی چاو ئەنجام دەدرێن بە سەرپەرشتی دکتۆر کاروان بەختیار حەمە مەجید، دکتۆر ئەبوبەکر قادر مەنگوڕی، دکتۆرە پەیمان حسێن بایز. ئەو نەشتەرگەریانەی لە سنتەری چاوی ڕانیا بێز ڤیژن ئەنجام دەدرێ ئاوی سپێ بێ دەقەڵ بە نوێترین ئامێری ئەمریکی لە ژێربەنجی خۆجێیی و لە ماوەی دەخولەکدا چاندنی عەدەسەی ئەمریکی، نەشتەرگەری ئاوی ڕۆژ، ڕاستکردنەوەی خێلی، کردنەوەی بۆری فرمێسک بە ناوزۆڕی بێتەقەڵ، گۆشتی زیاد بە شێوازی زەرع، جوانکاری پێڵوو، ڕێکردنەوەی بینین بە لەیزەر، لەیزیک PRK، لەیزەر بۆ پاکردنەوەی عەدەسەی چاو، نەشتەرگەری تۆڕی چاو، دانان و لابردنی سلیکۆنی ناوچاو و چەندین نەشتەرگەری تری چاو.
و هەروەها ئێستا بۆ یەکەمین جار و تەنیا لە سنتەری چاوی ڕانیا چاویلکەی پزیشکی بە پێشکەوتووترین ئامێری سەردەم و بە شێوازی ئەلکترۆنی پرۆپتەر دروست دەکرێت. سنتەری چاوی ڕانیا لەم بەشانە پێک دێت: هۆڵی نەشتەرگەری گەورە، دیاریکردنی پەستانی چاو و ئارتی بینین، پشکنینی ملەوەنی تۆڕی چاو OCT، پشکنینی گلێنەی چاو و دیاریکردنی ئەستوری گلێنە پێنتاکام، پشکنینی کۆمپیوتەری بۆ دیاریکردنی ڕێکی چاو، پشکنینی گشتی چاو، سۆنەری چاو، دیاریکردنی ڕێژەی فرمێسکی چاو. لە سنتەری چاوی ڕانیا سەرجەم پشکنین و نەشتەرگەریەکان بە هەرزانترین نرخ ئەنجام دەدرێن و داشکانی تایبەتریش بۆ کەم دەرامەتان کراوە. شۆک شۆک مژدە هەفتە بازاڕی ڕانیا داشکاندنێکی گەورەی ڕاگەیاند. یەک تەبقەی هێلکە 3250 دینار، فاسۆلەی ئازادڕایز 4 کیلۆ 7000، ساواری ڕاست 4 کیلۆ 4250 دینار، چای دووخەزال پاکەت 4990 دینار، پاسی کالیۆن 4 لیتر 750 دینار، زاهی میلاد 1 لیتر 450 دینار، کلێنس 250 دینار، ئەوە تەماتەی چیچی 990 دینار، چای ئەسپیڕاژ 200 غرام 1450 دینار، تایتی ئاسایی گوڵڕەنگ 3 کیلۆ 2390 دینار، برنجی ئازادڕای 3 کیلۆ 1 کارتۆن زایی هانا بە دیاری 52850 دینار، برنجی مەحمود 10 کیلۆ 1 شێری ئاڵتونسا بە دیاری 19850 دینار، شیری ئیڤۆلات 5750 دینار، ساسی کارلۆس 390 دینار، خورمای بێناو 690 دینار، خامەی کۆچ 3 دانە 1000 دینار، شیری مانیزان 890 دینار، پەنیر خامەی پگا 150 غرام 450 دینار، یەک دەستا ئیسیکان 450 دینار، شعریەی خشخش 450 دینار، کلێنسی تەڕی لۆکس پاریس 750 دینار. هەرزانی ئیشی خۆمانە. ئێمە لە سروشتەوە بەدەستی شارەزاترین ستافی خۆماڵی باشترین بەرهەمیزێکی خۆراکی سروشتیتان پێشکەش دەکەین کە هیچ مادەیەکی پارێزەری تێدا نیە و 100% سروشتیە. زەیتی سروشتی کارگەی کۆڵت با پێشکەوتووترین ئامێر و بەهێزترین ئاسی تەکنۆلۆژیا باشترین پاڵاوتنی بۆ دەکرێت، بە پەستانی ستار بەرهەمدێت و تەندروستە. زەیتی گوڵە بەڕۆژەی کۆڵت تاموبین و بەرامی خواردنەکانتان بەتابتر دەکات و چێژ بەخوانەکانتان دەبەخشێت. ئێوە شاوڕێی کۆڵ بن بۆ ئەوەی دڵخۆش و تەندروست باش بن. هەولێر نزیک گەزنا ڕێگەی دهۆک. مژدە بۆ یەکەمین جار لە بتوێن و پشدەر سەنتەرێکی تایبەت بە نەشتەرگەری چاو و چارەسەری هەموو نەخۆشیەکانی چاو لە شاری ڕانیا کرایەوە. لەمە دوا پێویست ناکا بۆ ئەنجامدانی نەشتەرگەری و پشکنینەکانی چاو ڕووقێ شارەکانی تری هەرێم و دەرەوەی کوردستان. ئێستا لە سنتەری چاوی ڕانیا بێز ڤیژن بە سەرپەرشتەی پزیشکانی بە توانای خاوەن بڕوانامەی ناوخۆی و بیانی نەشتەرگەریەکانی چاو ئەنجام دەدرێن.